بەناوی خۆی بەرزبیاوتا سڵاوتان لەبێت گیلەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە خۆشحاڵی و ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار لە پرۆگرامێکی نوێهاتوونەتەوە خزمەتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵی جارێکی دیکاتینەوە خزمەتان بە یارمەتی هاوکارانەوە لەگەڵ هاوکارم شەیدا کۆمەڵی بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تۆرانەی کا پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە جلی کوردی دەدەین لە نێو کۆمەلگای کوردیدا. جلی کوردی یەکێکە لەو بەشانەی کە ڕەسەنایەتی و کولتوری کوردی زیاتر پێدەناسێنێت لە ناوچە جیاوازەکانی کوردستان و بەشەکانی کوردستان بەپێی ئەو ناوچانە جلەکان دەگۆڕێت و شێوازی دوورینیان دەگۆڕێت. ئێمە لەم تۆرەیەماندا باز لە گرنگیدان بە جلی کوردی لە کۆمەلگادا دەکەین و لە ئێستادا تا چەند هاوڵاتیان گرنگی بەم جۆرە جلوبەرگە دەدەن و بۆچی تەنها یەک ڕۆژ دیاری کراوە بۆ ئەم جلە کوردیە کە ڕەسەنایەتی و مۆرکی کوردیەوە تا چەند گرنگە کە بەردەوام هاوڵاتیان و کۆمەلگای کوردی گرنگی بەم زۆرە جلانەدا. لە تەوەری دوی بەرنامەکەماندا باز لە کۆکراوەی بەرهەمەکانی مامۆستا محەممەدی خاڵ دەکەین کە مامۆستا لە نێوان ساڵان 1940 بۆ ساڵ 1970 ژیاوە کە دەستی نووسینی لە زۆر لە بوارەکاندا هەبووە لەوانە لە مێژووی و زمانەوانی و بابەتی بانکوازی و کۆمەڵی بابەتی دیکە بەگشتی باز لە کۆکراوی بەرهەمەکانی دەکەین کە سنتەرێک گەستاوە بۆەوەی کە بەرهەمەکانی کۆبکاتەوە دووبارە چاپی بکاتەوە. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵم تەوەرە سەرەکیانشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگی کەشوهەوە. فەرموون بە پێکەوە بینەوی. زیلا قەزای سەی سادق موچەی بەسەر چەندین منداڵی بێباوکدا دابەشکۆ لەم بارەیەوە هاوکارمان سۆی محەممەد ویتێکی بۆ ئامادەکردین فەرموون باتەکەەوە بینەری ئەو ویچەبی. بەڵێ ئەمڕۆ ڕێکخراوی هاواری خێرخوازی نووسینگەی سێ سادق هەستین بە دابشکردنی موچەی مانگەکانی 1 و 2 ساڵی 2022 بەسەر مناڵانی بێباوکدا. ئەوەی کە ئەمڕۆ دابشمان کردووە 71 خێزانە کە موچەکانیان بەپێ ئەو لیست و قایمەی کە لای ئێمەیە مانگانە ئێمە دابشێکین بەسەریانە. ئەلحەمدولillah ئەمڕۆ دابشمان کرد بەسەریانە موچەکە. هیچ گومانی تێدا نیە ئەو خێزانانە معاناتیان هەیە، ناڕەحەتیان هەیە، بە تایبەتی ئەو خوشکانەی کە خاوەنی مناڵی بێباوکن بە تایبەتی بارودۆخێکی نائاساییان هەیە چونکە باوکیان لە ژیاندا نەما ئەو مناڵانە و ئێمە لێرە ئەمڕۆ و ڕێکخراوی هاواری خێرخوازی بەڵێ ئەو
موچەی کە دابش یەکەین بەسەریانە سپاس و ستایش بخوای پەروەردگار زۆر دڵخۆشە بن زۆر بەڕاستی خۆیان بە خۆشحاڵەزان بەوەی کەم هاوکاریان پێشکەشەکرێ کە بەشێک لە معاناتەکانیان بەشێک لە کەم و کورتەکانیان خوانی پێپڕەکەنەوە کە زۆر دڵخۆشە. پەیامی ئێمە بۆ خێرخوازانی عزیز و خۆشەویست سەرەتا من دەستخۆشیان لەکەین ئێمە وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی و بەتایبەتی نووسنگی قەزای سێ سادق بەڕاستی هەمیشە و بەردەوام ئێمە دەستخۆشیمان هەیە بۆیان خی پەروەردگار موفقیان کا سەربەرزیان کا کە بەڕاستی بەردەوام هاوکارمانن ئێمە ئەو هاوکاری کە ئەمڕۆ دڵی ئەو مناڵانەی پێخۆشەکەین دڵی ئەو خێزانانەی پێخۆشەکەین هاوکاریەکانی ئەوانە ئەمانەتەکانی ئەوانە بۆیە لێرۆ پیان دەڵێن ئەو ئەمانەتانی کە بەخشیتان بە ئێمە گەیانتان بەدەستی ئێمە ئەمڕۆ ئێمە سپاس و ستایش بخوای گەورە بە ئەمانەتەوە گیانمان بەدەستی ئەو خێزانانە بەدەستی ئەو مناڵە بێباوکانە خی گەورە پاداشتی خێران باتەوە خی پەروەردگار نمونیان زیاد کە ئێوەش دەتوانن هەرێکێک لە ئێوە دەستێکی خێر بن بۆ ئەم کارە و بۆ ئەم پرۆژە خەیریە بۆ ئەم ڕێکخراوە خەیریە کە ڕێکخراوێکە ئەو برایانەی کە سەرپەرشتی دەکەن ئەو برایانەی کە بەڕێوەی ئەبن ئەو خوشک و برایانەی کە ئیشی تیاکەن بەبێ تەماعی دنیایی بەبێ هیچ شتێک تەنها مەبەستیان ڕەزامەندی خوایە ئینشاءڵڵا و پاشان پاداشێک کە لە قیامەت بەدەستی بێنن و پاشەوە کەمکردنەوەی ناڕەحەتی و ئازاری منداڵێکی بێباوک یا هەژار و نەدارێک ئینشاءڵڵا. دەستخۆشیم هەیە بۆیان و زۆر بەڕێزن و چاکن و یارمەتی فەقیر وەژار دەدەن یارمەتی مناڵی بێباوکە دەن زۆر لێیان ڕازیم خی گەورە پاداشتی خەیریاندا تۆ دایمە دوعای خەیریان بۆ بکەین وەڵڵی زۆر هاوکاریەکانیان زۆر سوودی هەیە و زۆر باشن دایمە دوعای خەیریان بۆ بکەین خی گەورە پاداشتی خەیریاندا تۆە دوعای خەیرمان بۆیان هەیە دایمەی خوا دوعای خەیریان بۆ سپاسیانەکەین زۆر سپاسی ئەو هاوکاری ئەەکەین کە بۆ ئەم مناڵانەمانیان دابین کردووە خی گەورە پاداشتی خێریان باتەوە و خی گەورە زیاتر و زیاتریان پێبەخشێ ئینشاءڵڵا. چیت هەیە بۆ خێرخوازان هاوکاریان دەست زۆر سپاسیانەکەین و هیواداری نمونیان هەر زۆر بێت و هەر زیاتر هاوکاری مناڵی بێباوکەن ئینشاءڵڵا زۆر سوودمان لێ بینیوە و زۆر سپاسیانەکەین و هیواداری نمونیان زۆر بێت خی گەورە پاداشتیان باتەوە. ئەی پەیام و چێ بۆ خێرخوازان هاوکاریان دەستگایە بن وەڵی پێم ئەوەیە هاوکاری ئەم دەستگایە بن و بەڕاستی زۆر چاکە بۆ ئەم مناڵی بێباوک و بۆ فەقیر و هەژار. ئەمە باکتێریان کردە منداڵیەوە چونکە ئیسلام فێری ئەخلاقی جوانمانە فێری ڕۆشتی جوانمانە. دووبارە سڵاتان لەبێت دازان و خۆشەویستان لە تۆریەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە جلوبەرگی کوردی دەدەین لە کۆمەلگای کوردیدا لە ناوچە جیاوازەکانی کوردستاندا جلوبەرگی کوردی بە پێی شێواز و ئەو ناوچانی کە تایەدایە گۆڕانکاری بەسەردا دێت وەروها باز لەو دەکەی کە ئایا لە کۆمەلگای کوردیدا تا ئێستا تا چەند گرنگی دەدرێت بە جلوبەرگی کوردی و هاوڵاتیان تا چەند حەز و خولیان هەیە کە جلی کوردی بپۆشن لەوانێت زۆر لە بینەران بڵێنەوە و بۆ خۆتان جلی کوردیتان نەپۆشیوە یعنی ئێمە بڕامان وایە لەوانەیە کە یەک ڕۆژ تەنها کیفایەت نەبێ بووی کە بۆ جلی کوردی دابنێت بۆیە ڕۆژەکانی دیکە من خۆم جلی کوردی لەبەرەکەم شەیدا لەبەرەوە ئەهمیەتی و گرنگی جلی کوردی گرنگە لەوەی کە هەموو ڕۆژەکانی ساڵ و بەردەوام ئەم کولتورە ڕەسەنەی کوردی لەناو نەچێتەوە بەردەوام هاوڵاتیان گرنگی با جلوبەرگی کوردی بدەن گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز چیمەن خان بەرگدورێکە کە لە ستۆدیۆ میوانمانە و زۆر بەخێر بێت خاتە چیمەن. سەرەتاگەر باز لەوە بکەین لە ئێستادا هاوڵاتیان خانمان تا چەند گرنگی با جلوبەرگی کوردی دەدەن تەنها ئەوەیە کە لە نزیکی نەورۆز و وەرزی بەهاردا ئەم گرنگی پێدانە هەیە یاخود
لە وەرزەکانی دیکەش ئەم جۆرە جلوبەرگانە گرنگی پێدەدرێت؟ والله بەتەکیید بە تایبەتی لەم کاتەیە بەهۆی نزیک بوونەوەی کاتی نەورۆز و چوونە دەرەوەی سەیرانەوە شتانە گرنگێکی زۆر بە جلی کوردی ئەدرێت. بەس مەسەلەی کاتەکانی کە مەگە مناسبەیەک بێ زیاتر خەڵکی گرنگی پێبات، بەڵام زیاتر هەر بە لەم کاتە گرنگی پێ ئەدرێت. خاتو چیمەن تۆ وەکو خاتونێک تەنها ئیشی بەرگدووری دەکەی یاخود ئیشی ڕێخستنی ڕەنگەکان و دیزاین و هەموو ئەم ئیشانە بەیەکەوە؟ بەتەکیید ئیشی بەرگدووری یەکەم و دیزاینی ڕەنگەکان و دروستکردنی ئەکسسوارات و ئەوەی کە پێویست بێ بۆ جلی کوردی. زۆر باشە وەک بەڕێزیشت کە ئاماژەت بۆیە کە لە وەرزی بەهار نزیک دەبینەوە خواست لەسەر جلی کوردی زۆر دەبێ بە تایبەت ئەمە لەلایەن خانمانەوە. زۆرجار خانمان حەزەکەن کە بزان ینی بەڕاستی هەر ساڵێک و مۆدلی ڕەنگێکە. جا خانمانیش پێیان خۆشە کە بزانن بۆ ئەم ساڵ زیاتر چ ڕەنگێک مۆدلێتی یاخود باوێتی و زیاتر خانمان گرنگی پێدەدەن. وڵایی زیاتر ڕەنگەکراوەکان ڕەنگەکراوەکان خەڵک زۆر تەڵەبی لەسەر هەیە و شێوازی دوورینەکەشی سپاس بخوا گەڕاوەتەوە سەر دەریتی کۆنەکەی خۆی. ئەو فترێ زۆر ینی گۆڕانکاری بەسەر جلی کوردی هاتبوو بەڕاستی شێوا بوو، ینی خەریب و نەریتی کوردی لەدەسەیە، بەڵام سپاس بخوا ئێستامی گەڕاوەتەوە سەر باری کوردەواری خۆی. پێم وابێت لە جلوبەرگی یافتانە جلوبەرگێک مۆدلێتی کە زۆر لە ساڵەکانی هێشتاکان نەوەدەکان مۆدلی بۆ زۆر نازان نای چییە، بەڵام ئەوزەم ئێستا مۆدلی هاتوتەوە خانمان سەڵتە و هێلک بە تایبەتی ئێستا هێلک و کەوا زۆر بەیەکەوە دروست دەکرێت و تەڵەبی لەسەرە. ئەو نوێکاریانە چین لە جلی کوردیە کراوە بە پێی ئەزمموی خۆتان؟ وەکو نوێکاری نەریتە کۆنەکانی گەڕاوەتەوە، وەکو نوێکاری تازە نەکراوە، بەس فترێک وای لێ هەو عنی هێلک کە زۆر بەکەمی لەگەڵکەوە لەبەر ئەکرا یاخود سەڵتە لەبەر ئەکرا، بەس ئێستا بە شێوەیەک دروستکراوە زۆر دیزاینەکەی زۆر جوان و ناوازە دەرئەچێت. خاتو چیمەن ئەم دیزاینانە جەنابەت بڵین لە هی کۆنە وەرگرتو یاخود فکری خۆتەش ئەو شتە تازانەی کە دروست سوودمان لە کۆنیش وەرگرتووە، لە دیزاینە کۆنەکان وەرگرتووە و تازەگەریشمان تیا کردووە. ئەو تازەگەریە چییە کە دەڵێت؟ ئەگەرە تۆ سە قماشەکان ڕەنیەکان چۆنێتی دوورینی بە شێوەی کە بۆ کەسەکانی سە هەیە، ئەڵێ من حەزەکەم زیاتر هێلەکەم دەرکەوێ، هەیەڵێ من حەزەکەم کەواکەم یعنی احتیادی بێت هێلەکەش وەکو کەواکە یعنی لێ قیاسا بێت تێکە دەسەر تەڵەبی کەسەکان. مەبەست چۆنە ینی هێلەک و کەوا ئەگەر لێ قیاسا بێت؟ زۆر جار خۆشمان کەەوە مۆدلانە دەبینین هێلەکەکە بە شکلی قەدیمی دەدورێت و لێرەیە بۆکو گرەیەکە نازانم دگمە و دۆڵابی پێداڵ شتێکی وایە دەبەسترێت و دوجار کەواکەش کە بەسەریدا دەکرێت هەردووکی دەردەکەوێت. ئەو شێوازی کە بە ڕێزت ئاماژەی پێ دەکەی دەڵێی کەوەکو یەک بن چۆنە؟ یعنی هەروەکو یەک دگمە دۆڵابەکەی لێ نادرێ، هەروەک شتێک ئاڵێ مۆدلەکەی هاتووەتەوانێ و بۆ شێوەیە ئەیکە، بەڵام خۆی لە قەیمی خۆیان بێ بە دگمە دۆڵابەکە ئەبەسرێ ئەو جەهێلەکە کە کەواکاکرێ بەسەرە. جلوبەرگی دیکە هەیە کە وابزانم هەر بەدەست دروست دەکرێت و دەچنرێت و خانمان خۆیان خەریکی دەبێت. بەڵێ ئەوە کاری دەستیە، ئەویشانش دەکەنەوە. بەڵێ باش چی خاتو چی من ئاماژەت بەوە کرد وتە بە پێی شێوازی دوورینی جلوبەرگەکە گۆڕانکاری بەسەردا دێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. ئەو گۆڕانکاریانە چین کە لەو شێوازەیە خۆ دەگەر باسێکی ئەو شێوازانەمان بۆ بکەی بزانین شێوازی دوورینی جلوبەرگ چەند شێوازی هەیە لە ئێستادا؟ لە ئێستادا هۆی تقریبا شێوازی زۆرە، بەڵام زیاتر ئەوەی کە لەلایەن خانمانەوە تەلەبی لەسەر بێت ئەو شێوازی دوورینی تەلەبی کێ شێوازە قەیمیەکەیە. بەڵام لە ئێستادا جۆرە دوورینێکیش هەیە درومانەکە کراسە کوردیەکە شکڵێکی عەزی وەرگرتووە. بەڵێ ئەوە اینجا ئەم سەرشانانشی پێم وا بەیا هێلەکەکەی بڵند سەڵتەکەی عەفویان کراسەکەی ئەبێ سەرشانی بۆ چرچکەی لەبەرێکەوە شێوازێکی تایبەتی هەبێ. بۆ چرچی کەمەرەکەیشی ئەوە خۆمان هەر ناوخۆمان خیاتەکان فستانی پێڵێ ئەوی شێوازێکە ئەم ساڵ زۆر تەڵەبی ئەمە شێوازێکی نوێیە تازە یاخود ئەمیش دەگەڕێتەوە بۆ ساڵانی ڕابردوو شێوازی بە پێی ناوچەکان ئەگۆڕێت تر ئەویش شوێنی خۆی کراوە، بەڵام فترێکی زۆر باوی نەما. ناوچەکان کاریگەری هەبوو بۆ نمونە جلوبەرگی ڕۆژهەڵات کاریگەری هەبوو لەسەر باشووری کوردستان خانمان بڵێن ئەو شێوازەی ڕۆژهەڵات بۆمان بدورن؟ بەڵێ بە تاکید تەڵەبی هەیە، تەڵەبی هەیە ئیتر هەیە حەزەکان من ئەڵێوەکو ئەو شێوازە بۆم بکە، ئەزانم کە هی ئێرە نیە، ئەزانم هین ئەم ناوچەی خۆمانیە، بەڵام حەزی پێ ئەکا و تەڵەبی لەسەر و بەڵام پێم وابێ جیازێکی ئەوتۆی نەبێت لەگەڵ جلوبەرگی خۆمان. نا بە تاکید هەمان قماش لە هەمان کوالێت و هەمان ئەوەی کە باسی دەکەی پێم وابێت جلوبەرگی سەقزیە ئەوەی کە ئەم باسی دەکات ئەو پشتوێنی هەیە و نازانم کۆمەڵێ
چەتفەی هەستەشانی هەیە خاتوچی من تو ئەتوانی بۆ نمونە خانمێک ئەگەر بێت تەڵەبیاتی هەبێ بڵێ شێوازێکم بۆ بدورە کە زۆر تازە و جیاواز بیانی بتوانی هی هەموو ناوچەکانی کوردستانی تیاکۆ بکەیتەوە لە یەک دەست جلوبەتی کوردیان دەیترەوە ینی تایبەت نابێ بە هیچ شوێنێک شتێکی نوێ بێت شتێکی نوێ بێ بەس کە ئەو داوایەکڵ ئەو فڵانشتم بۆ بکات تۆ دەل لەسەر تەڵەبی کەسەکە ئیژاکەیت تۆڵی فڵانشتم بۆ ساڵێک کوردەواری خۆمانم بۆ بکە یان مۆدل تازەم بۆ بکە لەم فستان ئەوانی کەەوە ئێستا زۆر زۆر ئەو مۆدلە قەدیمیانە کامانن کە ئەڵێ ئێستا مۆدلیاتوانی جۆرەکانی کام شێوازانن هەر سەڵتە و کەوا بێکەوە ئەکرێ بۆ نمونە هێلک و کەوا بێکەوە ئەکرێ جارن ئەمە لەوانەیە مەبەستەکەی دانیار لەوەدا بێت کە شێوازی دوورینەکەی کامێنەکەی گۆ مەسلەی دوورین گۆڕاکاری کرێ بەسەران خاتوچی من گۆڕانکاری تەنها لە کراس و هێلک و کەوایە کراوە یاخود لە ئاوڵ و ژێرکراس و شتیشیا کراوە چکە فترەیە شێوازیان تەواو تێگیا بوو ینی شێواندە بوو هیچی لە ئێستا کراسەکە هەروەکو خۆیت ئێستا خەڵکی زۆر زۆر علی لەسەر تەڵەبێ وەڵێ پان و هۆڕ بێ با گەورە بێ فەقیانەکانی گەورە بێجارە هەرێک تۆزە بوو فەقیانەکان هەر بەناوە مەبەستم کراس و کەواکەنی مەبەستم ئاوڵ کراسەکان پێم وە بێجارانیش ئاوڵ کراس جیاواز بوو لەگەڵ ئێستەیە بەڵێ ینی پان و فش و ئەوانیش بەدەستوو پێم وای بێ خوارەکەی چاکەکرا بەڵام لە ئێستادا نە ئێستا ئەوەی هەیە ئەگەر بۆ من ئەو جلە فستانێکم برای باسی کرد خەڵک ئەوڵ کراسی درێژی لەگەڵەکە یعنی یەک پارچە ئەوەی لەگەڵەکە بەڵام ئەگەر جلی کوردی خۆمانە بێت و وەکو خۆمان کراس و کەەوە ئەوانە بێت هەر احتیاجی قەیمی هەیە هەستەکەی هەنێک بەرگتور هەیە کە شێواز و دیزاینەکە گۆڕانکاری بەسەردادن بۆ نمونە کورتەی دوورن یان شێوازی نوێکاریاتۆ کە لە ڕەسەنایەتی خۆی لایداوە بەڵێ هەیە لەو بابەتەش هەیە بەس خەڵکی ئێستا زۆر بەکەری تەڵەبی ئەوەی هەیە ئێستا بە شێوازێکی گشتی شکر گەڕاونەتەوە شێوازی قەیمی خۆی گەڕاوەتەوە سەر جلی کوردی ئەتەقلی زۆر زۆر هەستی پێ ئەکرێت کە وەکو خۆی لێهاتێتەوە خاتوچی من ینی پارساڵ بڵێن زیاتر تەڵەب لەسەر ئیشی دەست و ئیشی چینی هەبوو ئەم ساڵ چۆن تەڵەبیاتار هەروایە خەڵکی زۆر تەڵەبی هەیە لەسەری یعنی زیاتر حەزیان بە ئیشی کاری دەستی ئیشی چی بەڵێ ئیشی کار بەس ئەم ساڵ نێرگەری کرا لەوەیەوە زیاتر بەرکیا بەکار بێت ئەمە لە کراسی شایخ تەنها لە هێلک و سەڵتەیە لە هێلک و سەڵتەیە بۆ کراس پێم وا بێت زیاتر ئەم ساڵ مۆدلی ینی کراسی سادەیە کراسی سادە بەڵام لە هێلک ئەم ساڵ زۆر زۆر داوی سەڵتە هێدا زۆر باشە خاتوچی من ئەم جوانکاریانەمانە بەپی جلوبەرگ دەگۆڕێت یان دەبێت چۆن چۆنی جلوبەرگ ئەو کڵاوینات چۆن لەگەڵ چیان لەبەرەکرێت ئەو زیاتر لەگەڵ جلی سەوزە لەبەرەکرێت یان زەرد یان سەوز بێ لەگەڵ ئەو موروانە بچێتەوە سەری بەڵام ئەم ساڵ بە شێوکی گشتی ینی ئەوانەی ئەوەندەی بەرچاوی ملکەوتە بن هەموو ڕەنگەکان جیاوازن ینی کراسی شەراوی و تێکەڵەکە ڕەنگە زەقەکان زۆر تێکەڵە هەموو ڕەنگە کراوەکان کە خۆ داماژت پێکرد ئەم ساڵ زیاتر باوی ڕەنگە کراوەکانە بەڵام ڕەنگە کراوەکان بڵێن تێکەڵیانەکەن بەڵێ بەڵێ بەتاکید بە تێکەڵی ڕەنگەکانی تر هەم شقڵێکی جوان و ڕێگێکی زۆر جلی کوردیانی جلی ئەوترێ جلی ئاڵاوەڵە زۆر جار کە هێلک و بڵێن کراس و کەوا و کۆڵوانە و سەر و کڵاو ببەستی ئەگەر کتێوێ پشت بێن و ئەم ملوان کۆشتە ببەستی پێ هەڵێن زۆر پرزە و زۆر قەرەباڵخە ئێوە تۆ وەکو خەیاتێ وەکو دیزاینەرێک ئەم شەوازە و پێچۆنە لە کاتێکا کە هەمیشە ئەڵێن جلی کوردیانێ بێ ئاڵوواڵ بێ بێ جوان جلی کوردی بە تەئکید وایە ینی تێکەڵبوونی ڕەنگەکان یعنی قەرەباڵغیەک یعنی شەرط ئەوەی نییە بڵێ تون کراسەکەم سادە بێتر تەواو ئەوانێکم هەمووی تێکەڵ بێ لەوەی کراسەکەشت تا ڕادەی نەخشی تیابی هیچ کێشێکی بۆ دروست نابێت گرنگ ئەوەی ڕەنگەکان لێکتریە و بۆشێنەوە ئەوە گرنگە زۆر جار خانمانی باڵاپۆش کە ئەمە قسەی هەموو خانمێکی باڵاپۆشە کە جلی کوردی دەکات دەڵێ کێشەم لەگەڵ لەچکەکەمایە چۆن لەگەڵ یا ڕێکی خەم زۆر جار تەمسیرکردنی لەچک لەگەڵ جلی کوردیا ئەنی بەڕاستی کێشێ وایە باس لەوە دەکرێت کە ئەگەر ڕەنگێکی کرێمی بەکار بهێنی لەگەڵ هەموو کراسێک و هەموو ڕەنگێکە ئەگەن بێت بەڵام زۆر جارە مشمان تاقی کردوێتەوە نەگونجاوە کەواتە تۆ وەکو دیزاینەرێک وەکو ڕێکخەرێکی ڕەنگەکان بۆ خانمانی باڵاپۆش ئامۆژگاری چییە بۆ ئەوانەی کە لەوانەیە جۆرە ڕەنگێک بکەن کە ئەو جۆری لەشکیان دەست نەکەوێت یاخود نەزانن بە چه شێوازێ لەچەکەیان لەگەڵ جلەکەیان ناڕێک تەنسیق بکەن بەڵێ بەتەئکید تۆ ڕەنگی کۆمەڵە ڕەنگ لە خۆت کۆکەیتەوانێت دوای نازانی لەچێتی چ ڕەنگێ بکەیت ئەتوانی یعنی لەگەڵ پێسی خۆتا بیگونجێنی
لەگەڵ پێستی خۆ تاگوێنجێت و لە چکەتەمە بەستە باڵێ ئەگەر لەگەڵ جلەکەشانە جلەکەش با شتێکی کەمی بچێتەوە سەر جلەکە ئەگەر کەمیش بچێت سەر هیچ کێشەی بۆ دروست نابێ زیاتر سادە زیاتر سادە جوانە لەگەڵ چوو جلەکە زۆر قەرەباڵغ و ئەلوان و ڕەنگە و ڕەنگە حەدەکەی لەچکی سادە گونجاوترە ئێستا لە جوبەرگی پیاوانە و هەنێک کۆمەڵێک جوانکاری هەیە لەگەڵ یا دەیکەن بۆ نەپشتوێن و فوزەوان و نازان پەسەر کۆم زۆرشتان لە خانمانیشە ئەم جۆرە جوانکاری و ینی زیادە لە جوبەرگی کوردی شتێکە هەیە کە لەگەڵ یان لەبەر بکرێت وڵای زیاتر کۆڵوانە و سەر و کڵاو و ئەمانە تایبەتن بە جلی کوردی بەدەر لەوەش ئەکسسوارات ئێتر هەز ناکە شتێکی تریوا هەبێت کە لەو دەرچێت کۆڵوانە لەگەڵ کەوایە زیاتر جوانە یاخود ئەبێ لەگەڵ هێلەکان ئەوەی کە ئەگەر گەڕاینەتەوە بۆ ساڵەکانی ڕابردوو ینی وێنە قەدیمەکان کە دەبینین بەڕاستی سەر و کڵاوی بەست و کەوای کردو و هێلێکی کردو کۆڵوانەشی پۆشیوە بەڵام لە ئێستا قسێکێک کە ئەوترێت کۆڵوانە زیاتر لەگەڵ هێلەکان گونجاوە تۆ ڕێی چی هەرکی گونجاوە لە حاڵەتێکا دەتوانیمان هێلەک و کەواش بکەن ئەتوانی کۆڵوانی پێش بکەین بەتر ئەو ساعڵی مەگەر ڕەسەنایەتی تێداتی پێ دیارە لێستا کە خۆتەزانین وڵا زۆری قەیرانی دارایی هەیە و موچە نییە و وەستی خەڵک چۆنە گرنگیدان هەر بەجلی کوردی ماوە یاخود لەوانەیە زۆرێک هەوڵاتی هەبێ حەز ئەنجلێکی هەرزانتر بکرێت بە چاو ساڵانی ڕابردووترە باڵێ بەتەکید هەیە داری دارایەتی وانە خۆ باشێکی زۆر هەرزانداوی هێناوە بتر بۆم ڕێکخستو ئەم هەنیشتم بۆ دی زیاد کردو و ڕێکی خستۆ لەگەڵ یعنی زۆر زۆر گۆڕاوە تا چەند ێوەژۆکی خانمێکی بەرەگدور هاوکاری خانمان دەکەن لەوە بەتەکید زۆر جار ئەبینێت کە ماش بۆ نیە کە پارێکی زۆری بێتیان ڕاستی جاری وا هەیە خانمە کە بینی کە چەند ڕەنگێکی بەیەکەوە کۆ کردێتەوە کە هەمووشی لە پارچەی سادە و هەردا جار دەبینی شتێکەوەن بە جوان دەربێت ئێوە لەمەیە تا چەند هاوکار بوون توانیتانەکان وەڵی وەکو هاوکار پێشتر پێشتەکە ئەترەتیانەوە زۆربەی نیشتەرەکانی خۆم بەتایبێت تەلەفۆنەکەن ئەڵێن ئەم شتەمە ئەمانەوە چەندێکمانەوە ئەتر من خۆم مەزان کە ئەو جلە چەندێکی ئەوێت بنەخشە ساڵتە چەندی ئەوێ هێلک چەندی ئەوێ کراس چەندی ئەوێ کەوا چەندی ئەوێ بەپێی تەمەنەکان زانیاری ئەوە هەیە بەڵێ بەڵێ لەوانەیە ئێستا بۆ نمونە نەگەردینەوە جلە بۆ مناڵەکەم بکەم پەیوەندی پێوە بکەم بڵێم مناڵەکەم تەمەنی چەندێکی ئەوەیە بەڵێ چەندێکی ئەوێ لەو قماشەی بەتەمان بۆ بکڕم بکەم من لەسەر پێڵم قماشەکە بەری چەنە ئەڵێ 150 ئەڵێ 120 لەسەر پێڵم ئەوەن ئەوەی زۆر باشە ئەم جلانی لێرە هەن ئەمیان مۆدەیەوان نیە ئەم سەریان بەس ئەگەر جلە کوردیەکەیان باس بکەین ئەوت مۆدێلێتی چۆن چۆنی ناوی چی و جلە کوردیان ئەوەی ئەولایەن سەوزەکە بڵێن بڵێ ئەو هەر کراسوکەوەی خۆمانەیە بێ کراسوکەوە لە یەک ڕنگ بیانی نزیکی یەک بەیان چۆن چۆنی ئەو ڕێخستنی ئەوەوە ڕێکمان خستووە لە یەک دێت هەندێک قماشەیە دانیار پێویستەکە کەڕێکی خێتە بۆ نمونە ئەو کەوایە لەوانەیە لەگەڵ کراسی سادەیانە بێ لەگەڵ هیچ کراسێکی دیگەیان هیچ کراسی کار نایەت جوانیە بە خۆی بڵیتیای و مۆریشیای ئەبێ شتێک بێ لەگەڵ بۆ مناڵانش دیارە هەر سادە جوانەوە بۆی هەر بە شێوەیەکی گشتی ئەگەر کراسەکە و گوڵدار بوو ئەبێ کەوایەکی سادەی بۆ بڵێ ئەگەر کەواکە و گوڵدار بوو دەبێت کراسێکی سادەی بۆ بڵێ زۆر باشە خاتی سومان چەند جۆر کەوامان هەیە چەند جۆر کەوامان هەیە کەوای سادە هەیە حوقاتچە هەیە پێنجپارچە هەیە نۆپارچە هەیە تقریبا ئەچێتە پێنج شەش نوع ینی لێرە زیاتر تەڵەبەر لەسەر سادەکە هەیە وەڵاهی زیاتر سێ پارچە لێوایە سێ پارچە پێم سێ پارچە هەم قوماشی کەمتر ئەوێ و هەمیش خەڵکی سێ دیباری دارایەتی خۆیەکە لەوەیە قوماشێکی بکڕێت بۆ نۆپارچە بەیان بۆ هەشت پارچە یا بۆ پێنج پارچە زیاتر لە 3 مەتری پێ بەڵام سێ پارچە عادەتەن تر 2 مەتر 2 مەتر و چارەک کفایەتە بۆ هەموو خانمێک کە زۆر بێت شەر نییە ئەوەی کێشی زۆر بێت بەتاکی زیاتر بێت بەڵام ئەتر بە خۆی ئەزانێتەوە کێشەکەی چەندێت سەر پێشی ئەڵێم ئەڵێم ئەوە نەکەوێت شتێکی دیکە هەیە کۆڵەوانە هەستەکەم زۆر کەم مانی پێدرێ نازان مۆدلی نییە نەمبینی کۆڵوانە بەتەوانە دەهێن لێستادا زۆری ساڵ هەر زۆر زۆر تەڵەبی بەسەرە زۆر زۆر تەڵەب بەسەر کۆڵوانە ئەی لەسەر سەر و کڵاو وەڵای سەر و کڵاو پار زۆر ئەم ساڵیش هەیە بەڵام پار تەڵەبی زۆر کردە ئەو سەر و کڵاوانەتان چۆن دروستەکان ئەویش هەر بە پێی فکرە و دیزاین خۆتیانەوەیە کە فکرە لە کەسێکی تراوە بەڵام
لەغی ئینتەرنێتەوە ئەتوانی معلومات وەرگری یانی بەس گۆڕانکاریی زۆر شت ئەبینین بەس هەشە خۆی ڕسمێکی هێنا لەوەکو ئەو بۆ بکە کڵاوەکە بەڵێ خاتو چی من کڵاو هەموو یە قیاسی هەیە نا یا ئەتوانی بڵێن قیاسی مناڵ هەیە قیاسی گەورە بەبستم لە مناڵی ئەوە مناڵە شتێکی ڕوون و ئاشکراکە بێ بچوو بێت باشە بەبستم لە خانمی بە وەکو خۆمان لەوانەیە ئێستا هەندێک خانم هەیە بڵێ بە شێوازێک و کڵاوە ئەەکەم لێم جوان نیە بێت تەڵەبی بکە لە بۆ تۆ بڵێ با تۆزە گەورەتر بێت توانی بۆ دروست بکەیت بۆی بە ئیسراحەت بچێت بەڵێ بەڵێ ئەو خۆمان ئیشی تیاکەین ئەو شتانی کە تیا بەکاری هەینی چین ئەو جێشتانی زیاتر موروە لیرەیە هەوریە گوڵنگەیە شیلانەیە ئەمان هیچ بەکار ئەی کڵاو چەند جۆرمێنێ وڵا کڵاو جووری زۆر ئەوتر هەرێکە بە دیزایانی خۆی داێنێ هەشە وەکو قەیرێکە دروست دەکاتەوە دەستەوە وەکو قەدیمیەتوان دروستی بەڵێ زۆر باشە جلی کوردی ئەنی شێوازەکانی کامیان زیاتر کاتێکی زۆری پێویستەیە کاتێکی زۆر بەرێت بۆ دوورینی دەگۆڕێن ئەنی شێوازەکانیان کە کامیان زیاتر کات با بۆ دوورینەکەی کاتەکەی چەندێکە کات چەندەکە با بۆ دوورینەکەی کەوای نۆ پارچە و پێنج پارچە کاتی زۆر زۆر بۆچی ئەنی چۆن هەم بڕینەکەی کات زۆرە بە هەم دوورینەکەیشی بەڵام سێ پارچە و ئەم کراسە سادانە کات کامەدا پێم وایە کراکێکیش کە ئەگەر موری زۆری پێ بێ ئەویش هەر ئەوە ئەبێ بەدەست بگیرێت خۆی لە زۆر بەرەدور هەیە ئەچێ بە چەکوش ئێشکە من ئەوانە ناکەم من ئەو شوێنی کە پێویستکە بەدەستی دوور مرکە قوماشی ئێستا زۆر زۆر تەنک و ئەوەیە یەکسێ بەرگە ناگرێت بەدەست پێوانە پێوانی کە هەڵبۆشیان سێری ئیشی دەستەکەی لەوانەیە شتێکی جوان نەبێت ئاخر دەست و سێری هەموو کەس نازانانی ئیشی دەست بکە من ئیشی دەستم کردو هەتا قوماشە ئەبڕێ هەلا هەلات هەرکو خۆی ئەمێنێتەوە هیچی لێ نایە لێزانینی ئەوێت کاتی زۆری ئەویش خۆت ئاسان بەتەئەکید کاتێری ئەوەیە زۆر باش ببینەوە سەر و کڵاوەکە وتمان کە کەسانێ ئەگەر تەڵەبیاتی هەبێ لەسەری بۆ نمونە بڵێ زۆر بە شێوازی قەدیمی بۆم دروستکە ئەو شتانەتان چۆن دەست دەکەوێت ئایا ئێستا ئەتوانین ینی بڵێن لە ناو بازاڕ ئەو شتە قەدیمیانەمان دەست دەکەوێت ئەو پێداویستیانی کە پێویستە بەردەستمان بێت بەڵێ بەتەئەکید دەست دەکەوێت لەبەرێکە تۆ ئەڵێ شێوازی قەیمی بێت هەوری زۆر بەکارێتیایە کەم کڵاو هەیە کەم کڵاو هەیە کە هەوریتیا بەکار نهات بێ قەیمی گوڵنگەوە هەر زۆر تایە بەکارێت لیرەی ئاتۆزی حجمی گەورە بێت قیاسی گەورە بێت ئەوانە زۆر جوانە گونجێ لەگەڵیان مور و شیلانەوە هەر زۆر کۆنە و هەر هەبووە ئەتر توانی بەردەسەکەوێت زۆر باشە خاتوچی من ئەو مروان کۆشتێک کە دروستی دەکەی ئەوانیش هەر قەدیمین یاخود ئەمانەشتی تازە و نەوەڵامانە تازەگەری هەر بەدەست دووسەکەن یاخود دەوانش لە دەرەوە دێن ئەم مور و ئەو ملوانکە و بەتەئەکید لە بازاڕ بەردەسەکەوێت و تێ فکری خۆت تیا بەکارهێنیت بزانیت چۆن علی کەسە چۆن حەزی لێ یاخود ئەگەر خۆت بۆ فرۆشتت دای بنێت و بۆ عرضکردنت بێت ئەوە بە فکری خۆتێکی وابزانم زۆرێک لە خانمان کە لە تەلەڤیزیۆن و ئەوانە کەسێک دەبینن جلێ کوردی دەبین لە بەریان زیاتر تەڵەبی لەسەر بێشتیوە هەیە بەڵێ زۆر کەس هەیە مشتری خۆمەڵێ وەکو فڵانە پێشکەشکار بۆ خاتوچی من ئێستا هەنێک لە خانمە دیزاینەرەکان یعنی وەک بەدەر لەوەی کە جلو بەردە کوردیەکان تەمسیقەکانی ڕێکەکان ئێستا پێڵاویش بابووچ ئەوانیش دروست دەکەن یانیشتی پێوەکەن بەڵێ ئەویش جوانکاری پێوە ئەکرێ نا من مەجای ئەوم نەبووە ڕاستی ئەوم نەکردو بڵێ کرد ئیشەکەی قورسەیان چی نەوەڵا لە بەگەڕێتەوە بۆ بێ مەجای خۆ زۆر بێ مەجالم بۆ ئەوەیان بەس ئەگەر تەڵەب بکرێت تەڵەبیش نەکراوە ئەگەر تەڵەب بکرێت بەتەئەکید دروستیەکەم و کاتی بۆ پێم وایە ئێستا تەڵەبی زۆری لەسەر تەڵەب نەکراوە بلای من بەڵام ئەوەی کە تەڵەب کراوە زیاتر ئەم ساڵ پشتوێن و ملوانکە لەگەڵ سەر و کڵاو ئێستا گەر خانمان بێن بیانێت جل بۆ نەورۆز بوون کا دەبێت ینی بۆیان بدورنەوە یان من ئەم ساڵە شتێکم کرد بەشی قوتابیانم جیا کردەوە ینی بەشی قوتابیان تر لەعنی حتا گەڵێ دوێنێکەش بۆم هاتووە ئەڵێ من بۆ نەورۆزانەوێ بردمە بۆ لای چەند خەیات لێم وەرناگرێ من ئەم ساڵ ئەوەم کرد کە بەشی قوتابیانم جیا کردەوە بۆ ئەوان زووتر ئەدورێت بۆ ئەوان زووتر دوورێت بەڵام خۆی قوتابیان تەڵەبیان زیاتر بوو بە حکمی پێم وایە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە کە بۆ ئەمڕۆ زیاتر ئەیانەوێت وەڵێ من خۆم هەر ئەم شتەوەکە تا 12 نەخۆتین 4 دەسم ئامادەکرد جلی سەلامەتبی جلی قوتابیان بوو پێویستیان بوو وتیان ئێمە تەخەڕوجمان هەیە و حەفلەمان هەیە ئەو بابەتانە
ئەکە چوار دەسم لەلا بکنی ئەو بتمە بێت تەواو بێ شەوەکە باش ساغ سەرکەوتی بخات و چمە کەمێ باسی جلی مۆدەش بکەین چکە پێم وابێ بەدەر لە جلی کوردی بەڵێ مۆدەشە دووری تۆ زیاتر ئیهتیمام بە جلە مۆدەکە دەدەیان بە جلە کوردیەکە یاخود بە شێوەیەکی گشتی دوورینی کامیان زیاتر ئاسانە بەلای خۆی مەسلەی ئاسانی من هیچی بەلاوە قڕیزم هەر مۆدێلێک بێ بڵێ ئەوەی سەرکەوە دەرێتەمەوە مۆدێلی دەرەوە بەڵێ ئیتر مەسەلەی جلی کوردی بەپی وەرزەکانە گۆڕێ ئێستا فترێکی کە چوونە پێشەوە تۆزە دنیا گەرم بوو خەڵک تەڵەبی لەسەر عەزی و چاکەت و جلی مناڵ و عەزی مناڵ ئەم بابەتانەیە بەدەر لە جلی ماڵەوە بەس وەکو کاتی ئەم وەرزانی زیاتر هەر تەڵاب لەسەر جلی کوردیە مۆدەکان ئەوان جارە گۆڕێ شێوازەکانیان بەڵێ بەڵێ بە تاکید ئەگۆڕێت ئیتر هەرێکی شێوەیەک دێنێ یاخود خۆم شتێکی بۆ هەڵەبژێرم ئێستا ئەم ئازیە پێم وابێ تەڵەبی بڵێن فکری خۆتەوە چونکە دوو قماشە تێکەڵ کردو ئەی ئەم فکرانە چۆن وەرەگری بۆ مۆدێل ئەوی هەر فکری خۆت یانەوێ لە نەوەڵا فکری خۆم ماشەکە دانێن لە سەرێک و یەکی بیۆکەم بۆ یەک و بگەنجێ کاتە ئەی گەنجێنیت و بارونێکی تیا دروستەکەی زیاتر ئیشتی ئەزی شتێکی یاخود وڵی زیاتر ئیشی عەزیەکەم بەڵام ناڵم بەپی وەرزەکان ئەتوەڕ ئێستا لەم کاتێ ئەگەر بنی ئیشی عەزیشتم بۆم ناکرێت تێگەی بەس خەریکی ئەوان بەڵام کە فترێکی تۆ پێشەوەتە خەڵک خۆی ئۆتۆماتیکیان داوای جلی دەرەواتای تر چاکە دێ تەنیرە دێ بۆ دیدێ هەموو جلێکی مۆدە توانێ بیدووری هەر لەوانەیە ئێستا خانمی تەڵەبی لەسەر حجابێکی تورکی هەبێت بەڵێ ینی توانێ ئەوەش ئەوەش دەکەی بەڵێ 15 ساڵ ماشەڵڵا من چەند ڕاگەشتیان هێناوە حجابی تورکیان هێناوە ڕسمەکان ڕێناکە وەک ئەو بماکە بڕ ئەو نەمەکە قماشان بۆ دێنەوە بۆ زۆر باشە خاتی چیمەن سەرکەوتی بووی لە دووبارە زۆر بەخێر بێتم کاتێک خۆتە بە ئێمە بەخشی بەڵازان خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین فیستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاسی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخات. لە چوارەمین فێستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان نمایش دەکرێت. پێویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش دەکرێت. خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران. نمایش و چالاکیە هونەری وەرزشیەکان. خواردنە کوردەواریەکان لە فیستیڤاڵی بەهار بۆ ئاسوودەی سەردانی کاران نمایش دەکرێت. کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دەتوانن بە پاسەکانی هەڵی تاسڵ و جلە فولکەی ئاسکەکان بێن بۆ فیستیڤاڵ لە پێشانگا. لە 11 بۆ 20 ئازار پێکەوە بازار دەکەین و خەڵات دەبین. لە فیستیڤاڵە پڕهێجانەکەی شار چوارەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە بڕگەی پەیامێران و سەرەتاش دەچینە لای پەیامێرمان چیانووری لا خورمات و چیا سڵاوت لێ بێم کاتت باش زانیاریەکانی ئەوێمان بۆ بخەیتە ڕوو فەرموو. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام دیارە ئێمە ئێستا لە دووس خورماتوین ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە هاوکاتە لەگەڵ 31 ساڵ ڕاپەڕینی خەڵکی دووس خورمات و کوردی دووس خورمات و لە ئەمڕۆدا جگەلەوەی جلی کوردی دەپۆشن ئەمڕۆ یادی ڕاپەڕینیش بەرز دەنرخێنن حزب و لایەنە سیاسەکان لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ سەرقاڵی پۆشینی جلی کوردین سەرقاڵی ئەوەشن خۆیان ئامادە دەکەن بۆ بەرز ڕاگررتنی 31 ساڵ ڕاپەڕینی خەڵکی خورمات و لەبەر ئەوەی لە ئەمڕۆدا هەم جلی کوردیە و هەم ڕاپەڕینی خورماتووە لە ئەمڕۆدا خەڵکی ئەم شارە کوردی ئەم شارە ڕاپەڕین دژی ڕژێمی بەعاس وە قوربانێکی زۆریش درا سەبارەت بە جلی کوردی و بە خۆ ئامادەکاریەکانی جلی کوردی و خوێندنی کوردی لە دووس خورمات و من میوانداری بە ڕێز مامۆستا تارقم کردووە بەڕێوەبەری خوێندنی کوردی لە خورمات و مامۆستا سوپاس بۆم دەفەتە ئێوە چۆن ئەمڕۆ خۆتان ئامادە کردووە بۆ بەزڕاگرتنی جلی کوردی لەبەرەوەی ئێستا تاقی بەیانی تاقی ئێوارەش ئێوە بۆ نەتان هەیە لێرە بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا ڕوحی شەهیدان شاد بێکە بوونە هۆی ئەو ئازادیەی کە ئەمڕۆ لە شاری دووس خورماتووە هەیە طبعا ئێمە لە مانگی سیا ئازارە لە یادەوەریمان زۆرە یادەوەری تاڵیشمان هەیە و یادەوەری شرینشمان هەیە یەک لەوە یادەوەریانە کە یادەوەری ئەوە یادی ئەەکەین ئەمڕۆ جلی کوردیە لە قوتابخانەکانە هەموو قوتابخانەکان ئەمڕۆ ئامادەکاریان کردا بە پۆشینی جلی کوردی مامۆستایان قوتابیان و خوێندکاران دەستخۆشی لە بەڕێوەبەری قوتابخانەکان دەکەین کە هەستاون بەو یادە زیندووەکەنەوە لە ناو قوتابخانەکانە و ئێمەش پاڵە پشتیانین بە هەموو شێوەیەک ئێمە ئەو یادە بەرز دەنرخێنین و بەداخەوە لە چەند قوتابخانەیە گرفتمان بۆ دروست بوو کە بەڕێوەبەرەکان کورد نین ئەوانە کە نایەنەوە ئەو ئازادیە لێراکە ئێمە بۆ گەل ئێمە بێ بەداخەوەی تر بە هەر حاڵ ئێمەی میلەتی کورد ئێستاش ئەیانەوە ئەو ئازادیەمان لێبسەنن بۆچی خوێندنی کوردی بێ و بەڕێوەبەری عەرەب بێ ینی لێر لە دوو زوایە بەداخەوە گرفتێکە لە قوتابخانەکان ئێمە ئەوانەی کە دامەزراون لە سەر هەرێمی کوردستان بە بەڕێوەبەر ناکرێن لە ناو قوتابخانەکانە ئەبێ بەڕێوەبەرەکان سەربە مەرکەزی بن و ئێمەش لەو مامۆستای کەممان هێلەوە کە بۆ بەڕێوەبەرایەتی شیاو بێت یاخود هەندێک خۆیان نایانەوێت کە بوونە بەڕێوەبەر لە قوتابخانەکانە لێرە ئێوە گرفتەکەتان حەل کرد لە قوتابخانەی کە ڕێگری هەبوو بۆ پۆشینی جلی کوردی حەلتان کرد بەڵێ پەیوەندیم پێوە کرد ناتوانانی تووە ڕێگەریمان لێ بکەیت ئەوە مافێکی خۆمانە ئێمە ئەمڕۆ لە جیهانە هەموو جیهان جلی هەر کەسەوە بە جلی خۆیەوە شانازیەکات ئێمە شۆک میلەتی کورد شانازی بە جلی خۆمانەوەکەین ئەبێت جلی کوردی لەبەر بکەن دوای گفتوگۆیەک زۆر ڕازی بوو کە جلی کوردی لەبەر بکەن زۆر سپاس بۆ میوانداریت دیارە ئەوە دۆخی خورماتووە بە هەموو جۆرەکانیەوە کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە تاکوی ئێستا بە دۆخێکی ناهەموار تێپەڕێەوە ئێستا شاوکاتە لەگەڵ 31 ساڵەی ڕاپەڕینی خەڵکی خورمات و هێز و لایەنە سیاسەکانیش هاوکات خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوەی یادی 31 ساڵی ڕاپەڕینی خەڵکی خورمات و بکەنەوە بەڵام ئەوە دۆخەکەی لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە ئێستا قوتابخانەکانی خوێندنی کوردیش هەندێک جار گرفتیان بۆ دروست دەکرێەوە لە بۆنەیەکی ئاوا کە ڕۆژی جلی کوردیە گرفتیان بۆ دروست دەکرێت بۆ ئەوەی جلی کوردی نەپۆشن ئەمێرمان چیانووری لە دووس خورماتۆ لەگەڵمانە پێم وا بێت بڕگەی کورد تێکستە هەواڵمان هەیە پێکەوە بینەری کۆمەڵێک هەواڵ دەبین فەرموو
پێویستان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە کۆبەرهەمەکانی مامۆستا شێخ محەممەدی خاڵ دەکەین کە ئەم کەسایەتە لە نێوان ساڵان 1940 بۆ ساڵ 1970 ژیاوە و نووسینەکانی زیاتر لە بواری لێکدانە و زمانەوانی و مێژووی و بانخوازی و وێژەی بووە. بەگشتی باز لە بەرهەمەکانی دەکەین زین بەرهەمەکانی لە چی پێکدێن و ئەم سنتەرە چۆن توانێتی بەرهەمەکانی کۆبکاتەوە ئەو دەستنووسانی کە لە لای خۆی مابوون لە لای شێخ مابوون ئایا لەم کۆبەرهەمانەدا ئاماژەی پێکراوە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا تۆفیق کەریم سەرۆکی ڕێکخراوی خاڵ مامۆستایان زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. مامۆستا ئەگەر شێخ محەممەد بناسین شێخ محەممەد خاڵ کێیە و باز لە ژیانەکەی بکەین. بەڵێ بەناوی خوا زۆر سپاسانەکەم بۆ ئەم دیدارە. شێخ محەممەدی خاڵ کەسایەتێکی ئەم شارەیە واتە شاری سلێمانی ساڵی 1940 جەناب لەدایک بووە هەر لە ناو شاری سلێمانیا لەدایک بووە. پاشان دەرسەکانی فەقێتی سیستەتایی خوێندووە لای باپیری هەر بە منداڵی باوکی کە ناوی شیعالیە وفاتی کردووە ئیتر لای باپیری کە زانایەکی گەورەی ناوی شێخ ئەمینی خاڵە. ئەم بنەماڵەیە هەر بە ویراسە واتە هەر پشت تا و پشت زانا بوون خزمەتی گەورەیان کردووە. شێخ ئەمینی خاڵێکێکە لە زانە زۆر گەورەکانی ئەم وڵاتە. پاشان شێخ محەممەدی خاڵی تر هەیە باپیرە گەورەی ئەم ئەویژێک بۆ لە زانە زۆر گەورەکان بە کورتی هەموو ئەم بنەماڵی عیلم و زانایان بوون بە درێژایی مێژوو. شێخ محەممەدی خاڵ کە لەدایک بووە بە کورتی لای پیاوە زۆر خوێنەوەرەکانی ئەم شارە وەکو ئیبن قەرەداقی وەکو مەلا حسینی پسکەندی وەکو ئەو زانا گەورانە هەموو دەرس شەرعەکانی تەواو کردووە. تا ساڵی 1939 بۆ بە کەم مەلایەتی کردووە ماوەی خەتی بووە بەڵام تر دوایی بۆ بە قازی لە بینی 1939 هەتاوەکو 1967 قازی بووە لە سلێمانی لە هەڵەبجە لە مووسڵ لە چەمچەماڵ لەم شارانە قەزاوەتی کردووە. مەشهور بووە بەوەی ینی علاقەیەکی بەرفراوانی لەگەڵ زانایان و لەگەڵ کەسایەتی دەسەڵاتدارەکان و لەگەڵ خەڵکی دەرەوە هەبووە. پیاوێکی بەتوانا بووە. لەو فترە هەوڵی جددی داوە قسەیەکی تازە بکات لەسەر دین. جەنابتان ئاگادارن لە کاتی گەورەبوونی شێخ محەممەدی خاڵە وەختێک بۆ کاوەکو خلافەی ئیسلامی کە خۆی لە عوسمانیەکان ئابینیەوە ڕووخا و لە زمانیەوە پیانەوە کە مناڵ بوو پیاوە نەخۆشەکە ئەنی خلافی عوسمان پێوتراوە پیاوە نەخۆشەکە. کاتێک کە ئەم پێگەیشت سێ ئاراستە هەبوو بۆ ئەوەی سەر لە نوێ بانوازی ئیسلامی زیینۆ بکرێتەوە. ئاراستەی سەلەفیەکان کە محەممەدی کوڕی عەبدولوەهاب لە حیجاز و هێنابووی کە ئەم تۆزێ پێگەیشت ئاراستەی ئیخوان هەبوو کە حەسەن بەنا ڕەحمەتی خوای لێبێ لە میسرەوە و بەشی زۆری وڵاتانی گرتەوە. دوایەوە ئاراستەی جەمالەدینی ئەفغانی هەبوو ئاراستەیەکی کراوی متەحەزیر و بابڵین سەردەمیانە. ئەم ئاراستی خەناکەوە بوو پابند بێ بە دینەوە بەڵام ئاین لەگەڵ حەزارەتی نوێ بگونجێنێ و بە شێوەیەکی زانستی ئاین وەربگیرێ. ئەم هەر کاتی کە پێگەیشت ئەڵێ من وەکو مەلایەک خوێندومە هەتاوەکو وردە وردە کتێبەکانی گەورە پیاوانی ئەم فکرەیەم خوێندەوە وەکو تەفسیری ئەلمەناری ڕەشید ڕەزا وەکو تەفسیرەکەی شێخ محەممەد عەبدە و کتێبەکانی جەمالەدینی ئەفغانی ئەمە ئەقتابی ئەم فکرەی جەمالەدینی ئەفغانیان کە لە ئەسڵا لە ئەفغانستان و هیندستان و هاتوو و ئیتر وردە وردە بەرەو عالەمی ئیسلامی کشاوە. ئەو وەختە گۆڤارێکیان هەبوو ئەم بارچەنی و گۆڤارەکەی دەستەخست بە ناوی العروة الوثقى. لەوێ ئەڵێ دنیایەکی ترم بۆ کرایەوە بینشێکی ترم بۆ دروست بوو لەسەر ژیان لەسەر شێوەی خزمەتکردنی دین لەسەر گەیاندنی بانەواز ڕوئیایەکی تازم بۆ دروست بوو. بۆیە ئەلبەتە پێشی ئەم ئایا کەسی تر هەبووە بەڵێ مەلای گەورەمان هەیە لە کۆیە مەلای گەورە ئەویش هەر معجەب بووە بەم ئاراستە و بەم مەدرسەیە. ئەم دوو کەسە مەلای گەورەی کۆیەواتە مەلا محەممەدی جەلیزادە لە تەفسیرەکەی بە ئاشکرا دیارە ڕێگەی ڕەشید ڕەزا و محەممەد عەبدەی گرتووە. هەروەها شێخ محەممەد خاڵ ڕەحمەتی خوای لێبێ ئەویش هەمان ڕێشکەی شێخ محەممەد عەبدە و شێخ ڕەشید ڕەزا و جەمالەدینی ئەفغانی گرتووە و لە ژێر تەئسیری ئەوانە کەوتۆتە نووسین کە کەوتۆتە نووسین ساڵی چەند؟ لە سەرەتای سیەکان ساڵی 1930 دەستی کردووە بە نووسین واتە هێشتا لە تەمەنی 25 ساڵ و 26 ساڵا بۆ دەستی پێ کردووە. ئەم پیاوە دووبارەکەەوە بە عەکسی زانایانی ئەو سەردەمەوە کە عادەتەن لە حوجرا شتیانە نووسیان لە کتێبی دینیا شتیانە نووسی ئەم ڕۆیشتە دەرەوە مەسەلە
ئەو کاتانە گۆڤاری گەلاوێژ کە کەوتە بڵاوکردنەوە دەستی کرد بە نووسین لەوێ خۆی کاتێک کە هەستیە کرد چی زەرورە بۆ هین نەک چی ئەزانێت چی زەرورە بۆ نمونە لە سەردەمی ئەوە مەولونامەیەک هەبوو مەشهورە مەولونامە شێخ حسەینی قازی ئەم مەولونامە پڕ بوو لە شتی جوان و پڕ بوو لە شتی خرافیش شێخ زۆر بەمە بێتاقەت بوو لەگەڵ پیرەمێردا بەڕەحمەتی پیرەمێر داوای لێ کرد مەولونامەیەکی بۆ بنووسێت کە ئەم شتی جوان بێ لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم کتێبی مەولونامەی نەو ئەسەر ئەمەی نووسی واتە بەپێی ئەوە سەرەکە شتێک هەیە خراپە ئەم چۆن شتێک بخاتە چاکی لە جاتیەوە بە کورتی محارەبەی کۆمەڵێ شت بکە ئەهات بەدیلەکەی بۆ دۆزیوە سەیری کرد زۆربەی مامۆستایان لە قورئان هیچ نازان هەر ئەی خوێندنەوە عەرەبیەکەیشیان وەها نییە کە خۆیان لە تەفسیرەکە تێبگەن یان بەو شێوەی کوردیە جوانە شەقیکەن ئەم لە ساڵی 1935 یەکەم تەفسیری نووسی و ناوی خوای لێهێنا و وردی بەڵێ ئیتر لەو وەختەوە نووسی لە ئەوڵەوە سوورەتی جزمێکی عەمەی بە کورتی نووسی دوای سوورەتی فاتحای بە تۆزێ دوور و درێژی نووسی پاشان دەستی پێ کرد اینجا ئەوەی چەند جوانە هاتۆ گۆڤاری گەلاوێژ کە ئەو وەختە ئیبراهیم ئەحمەد و عەلاوی سەجادی ئەوانەیان بەڕێوە و بە ئەنازەیەک تەوەجوهێکی قەومی هەبوو ئەم لە جێرکەوەی دەستکا بە فتوادان و دژایەتی بکاتەوەمانە بە پێچەوانەوە هەمیشە بەشێکی گۆڤاری گەلاوێژ ئەمەی نووسی چیشیە کرد ئەو ئاەتانەی کە باسی ئەم سەردەمە ئەکا حەلی ئەم مشکلانە ئەکا دەستی کرد بەم نووسینە زۆر باشە مامۆستا شتێکی دیکەی کە جێگەی سەرنجە ئەوەیە کە تا تەمەنی 85 ساڵ تەمەنی بووە تا تەمەنی لە تەمەنی 80 ساڵیشە تا ئەو ساتە هەر خەریکی خوێندنەوە بووە ینی لە ژیانەکەیە دەڵێت ڕۆژانە 10 کاتژمێر خۆی تەرخان کردو بۆ خوێندنەوە هەتا چایەکی لە دەزاوە بە یەک چاو بەزەڕەبینێکی گەورە خوێندنەوەی شتی خوێنێتەوە زۆرێک لە هاوڕێ و کەسەکان پێیانوتەوە کۆڵبەیتر خەریکە لێبییتەوە ئەو ئەویژتری من ژیان مومانەوەم تەنها بۆی خوێندنەوە و پێداچنەوە بۆ بەرهەم و بۆ شتانی کە لە ڕابردوو نووسینەکاندا هەیە ئەمە تا چەند کاریگەری هەبوو بەوەی کە زیاتر بەرهەمەکانی نووسینەکانی تۆکمەتر بێت و زیاتر لەناو دڵی خوێنەرانە بێ بۆی کە ئەم هەر بەردەوام خەریکی مطالعە و خوێندنەوە بووە کاریگەری هەبوو لەسەر بەرهەمەکانی زۆر ڕاستە شتێکی عرضکەم قوربان بەنسبەت شێخی خاڵەوە و هەموو نووسەرێکی تریشەوە هەرگیز نووسەری گەورە پێک دروست نابێت ئیلا ئەبێ خوێنەرێکی گەورە بێت هەرگیز ناکرێت نووسەرێک زۆر نووسینی بەهێز و جوان و بەقوت بێ بەڵام خوێندنەوەی کەم و لاواز بێت خۆی ئەیگەڕێتەوە یعنی چۆن دەڵێ بە حسابی خۆڵە کتێب نەماوە کە بیبین و نەیخوێنمەوە یعنی کاتێک کە باسی گەشتەکانی ژیانی خۆی کاتوەمانە عجیب عاشقی خوێندنەوە بۆ بڵێ قسەکەی جەنابتە و ئەگەر سەیری کتێبەکانیشی ئەەکەی دەیان سەرچاوە بۆ بتارێکی بەکارهێنێت یعنی لەبری ئەوە بڵێ من مەسەلە عیلم گەیشتوێتە ئەوە هەر خۆیشت بنووسێ نەخێر دەیان سەرچاوە بەکارهێنێ چەند بەرهەمی هەبووە شێخی خاڵ ئەوانەی کە ئێوە کۆتان کرد بەڵێ قسەکە جوانە ئێمە کردومانە بە 8 بەرگ بەڵام حەقەتەن شێخ محەممەدی خاڵ زیاتر لە 29 کتێبی چاپ کردووە ئێمە چیمان کردووە شێخ محەممەدی خاڵ با بڵین جزمی 1 و 2 و 3 و 4 چاپ کردووە تەرجەمە تەفسیر کردووە پاشان جزمی 27 و 28 و 29 و 30 واتە 8 جزم قورئانی کردووە بە 8 بەرگ ئێمە هاتووین هەمومان کردووە بە 2 بەرگ بۆی پوختی کەینەوە ینی دەستکاریمان نەکردووە بەڵام هەوڵمان داوە کاغەزی ئەو کاتەوە کاغەزی ئێستا فەرقی هەیە ینی ئەمە تەفسیرە مامۆستا جا عەرزت کەم ئەمە 2 بەرگیان تەفسیرە 2 بەرگیان شێخی خاڵ هاتووە 3 بەرگیان ئەوەی فەرهەنگێکی داناوە فەرهەنگی خاڵ کوردی بە کوردی ئەم وشە گوڵ لێرە چی پێڵێن خەڵکی هەولێر چی پێڵێ خەڵکی مەهاباد چی پێڵێ خەڵکی بادینان چی پێڵێ زۆر گرنگی بە زمانەوانیەوە بەڵێ 3 بەرگ ئەم فەرهەنگەی نووسیوە لە ئەلف و هەتایا ئێمە هاتوین ئەم 3 بەرگەمان کردووە بە بەرگێکی کرد پاش فەرهەنگی خاڵ کتێبی سێهەمی هاتووە پەندی پێشینان ئەو پەندانی کەواوەکو ئێمە ڕۆژانە لە دەمی باوباپیرەوە ئەیبیسین و بەسەرە تێپەڕین شێخ محەممەدی خاڵ وای نەکردووە هاتووە هەر پەندێکی بیستووە یا گەڕاوە بە شوێنیا یا لە کتێبێک ها خوێندوێتیوە هەمووی نووسیوە ینی واتای پەندەکەی کرد نووسیوە واتای پەندەکەی کۆ کردوێتەوە و ئەوەی پێویستی بە سەبەبی وتنی ئەمە بوو بێ یاخود ئەوەی زانیوێتی پێویستی بە شەرحکردنە بە کورتی نووسێتیوە ئەمیشە پەندی پێشینانە 2 بەرگی گەورەیە ئێمە ئەمیشمان کردووە بە 1 بەرگ کەواتە ئەمە 4 بەرگ
اینجا وەکو هاتووە کۆمەڵە بەحسی تری نووسیوە ژیانی جەمالەدینی ئەفغانی ژیانی شێخ سەعید نەورەسی ژیانی مامۆسایانی وەکو شێخ ئەمینی خاڵی باوکی ژیانی مفتی زەهاوی ژیانی ینی بەشێک لەو زانایانەی نووسیوە وە کۆمەڵی وتاریشی نووسیوە ئەم وتارانە هەر هەمووی بە ناوی ناڵەی دەروونەوە بڵاوی کردوێتەوە لە پێشەوە لە گۆڤارشتا بڵاوی کردوێتەوە دوایی کردی بە کتێب بەناوی ناڵەی دەروونەوە ئێمە گەڕاین سیرەکەین لە کۆمەڵە شوێنی ترە لە گۆڤاری کۆڕی زانیاری کووردا لە گۆڤاری بەیانە لە ڕۆشنبیری نوێ لە سلێمانیا کاتی خۆی گۆڤاری سلێمانی هەبوو شارەوانی سلێمانی دەریەکرد لە هەموو ئەمانە گەڕاوینەوە هەموویمان کۆ کردووە بە ناوی ناڵەی دەرونی دوو یعنی شێخی خاڵ خۆی ناڵەی دەرونێکی کردووە ئێمەش دوانی کردوان بۆ کردووە ئەوە بوو بە 6 جگە لە ئەم 6 بەرگە هاتوین شێخی خاڵ کۆمەڵ کتێبی بە عەرەبی نووسیوە ئەتوانین بڵین مامۆستا عەفو ئەمە هەموو کۆکراوی بەرهەمەکانە ئەکرێ بڵێم بەڵێ تەنها یەک شتیان نیە نامەکانیان نیە کۆمەڵێکی زۆر نامە هەیە نامەکانی بەڕاستی زۆر شایستی ئەوە شێخی ئەزهەر بۆی ناردووە مەسەلە ڕێز جمهوری ئەمانە هەمویان ماون هەمووشمان کۆ کردەوە بەڵام پێویستی بەوە هەبوو لەسەریان بنووسین تەقریزی بۆ بکەیت و پەراوێزی بۆ بنووسیتوانە هەستمان کرد ئەگەر با بڵین خەریکیەوە بین ئەمان ڕەنگ بێ دوا بکەوێ لە ئایندەدا ئومێدەکەین ئینشاڵڵا ئەوانیش چاپ بکەن وەرەوەڵا بەرنامەمان هەیە بە ئیزنی خۆی گەورە یعنی ئەم کتێبانە 29 کتێبە ئێمە هاتوین کردومانە بە 8 بەرگی ڕێکوپێک و دوان بۆ تەفسیلەکەی دوان بۆ ناڵەی دەروون و فەرهەنگی خاڵ دوان بۆ ناڵەی دەروون دوان بۆ فەرهەنگی خاڵ و پەندی پێشینان دوانیش بۆ عەرەبیەکە مامۆستا تۆفیق لە نووسینەکانیان زمانەوانی زۆر هەستی پێدەکرێت زمانێکی پاراو بۆ نوێ شاعیرەکانی ڕابردووتر خۆتەزانی نووسەرەکانی کە وشەی عەرەبی و کۆمەڵی وشەی دیکە لە نێو نووسینەکانیانە هەبوو ئەم زۆر بەکەمیان هەر بگرە لەوانەیە کۆمەڵی وشەی تێدابێ هەر فەرهەنگی کوردی و ئینی کوردی تێدابێت ئەمە تا چەند گرنگی پێداوە لە بەرهەمەکانیان خۆڵان ئەوە بیر نەچێ مامۆستا ئەندامی کۆڕی زانیاری عێراق و کۆڕی زانیاری کوردیش بوو فەترێکی جێگری سەرۆکی کۆڕ بووە ئەسڵەن نەک زمانی کوردی باشزانانی و داهێنەر بووە لە زمانی کوردیا یعنی ئەو وەختە کۆمەڵی وشە شت هەبووە عەرەبی بوو بە فڵان شت چی بڵین شێخی خاڵ گەڕاوە ناوێکی تازی بۆ داهێناوە یعنی هەر ئەوە نەبووە زمانی مەرجع بووە واتە کاتێک کە کێشەیەک هەبووە لەسەر فڵان وشە هاتوون بۆ لای لە کاتێک ئەم مەلا بووە یان حتا ئەو یەکێک لە کتێبەکانی ناوی پێشگر و پاشگرە باسی ڕێزمانی کوردیەکە دەستوری یەکێک لە هینەکانی ناوی دەستوری زمانی کوردیە شێوەی زمانی کوردیە بێت چۆن بینوس حتا لەسەر هەڵ هینەکەی لەسەر فۆنت و ئەوانیش قسەی کردووە مامۆستا تۆفیق زۆر گرنگە نووسەرانی ئێستش و خوێنەران و تەنانەت پێشکەشکاریش ئەم جۆرە شتانە بخوێنێتەوە وەڵام من وەسیەتم ئەوەیە هەموو بە ڕێزێک کە حەزەکە کوردێکی جوان بزانێ ئەم کتێبانە بخوێنێتەوە ئێستا سیرکە مامۆستا عەرزم کردی باسی جنان باسی زمانت کرد إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت سيري أوينا بك قرآن كان جارك كلمة إذا بكاره يعني شيخي خالناتو بلي يكجار بلي مثلا كاتيك أستيرا كان تاريبون إذا يبا كاتيك هناك ماناك إذا يكتريان بحلك إذا يكتريان بدميك إذا يكتريان بساتك إذا يكتريان يعني هاتوه هربو قرآن يكلمة بكاريناوا ئەم بۆ هەر ئیدایە معنایەکی تایبەتی داناوە حسابی ئەو کاتێک کردو حسابی ئەو هینەی کردو یعنی ئەڵێ وەرن سەیری زمانی کوردی بکەن ئێمە چەندێ زمانەکەمان فراوانە کاتێک کە شێخی خاڵ خوێنێت تەمان ئێستا زۆر جار ئەڵێن زمانی کوردی زمانێکە زۆر بەربڵاو نییە و زمانێکە فراوان نییە و زمانێکەوانە بەس کاتێک کە تۆ تەفسیرەکە ئەخوێنیتەوە بۆ نمونە یان کە سەیری فەرهەنگەکە ئەەکەی ئەو وەختە تێگەی نەخێر زمانی کوردی ئەوە من و تۆین زمانمان لاوازە ئەوە من و تۆین تەنها فێری هەندێ وشە بووین و هەر ئەوانە بەکارهێنین ئەگینا مامۆستا هاتووە وشەی وا هەیە لە فەرهەنگەکە دەمانای کوردی بۆ داهێناوە نەک عەرەبی هەر وشەیەکی کوردیە دەمانای تری بۆ هێناوە لە فڵان شوێنەوە ئەوترێ لە فڵان جێگەوە ئەوترێ هەموویشی حەقیقەتە و ڕاستەقینەی مامۆستا خۆشە دامەژت بۆ کرد کە چەند ساڵێک لە چەند شوێنێک ئیشی قازی بۆ هەروە مەلایەتیشی کردووە لەم بەرهەمانەیە هیچ ئاماژەتان بەو ئیشانەی کردووە و یادیاریەکی هەبوو بێ لەگەڵ چ مەلایەتیا بوو بێت یاخود سەردەمی قازیەتیا بوو بێت شتێک بوو بە کە سەرنجی ئێوەی ڕاکی ئەگەر بڵێم مامۆستا هیچی نەهێشتێتەوە بۆ کەس ینی ئەلحەمدولایە ئێمە کۆمەڵە دەستخەتیمان دەستکەوت کاتی خۆی بڵاوی نەکردوێتەوە مابووی
ژیاننامەی خۆی نووسیوە تەجربەی خۆی نووسیوە ئەسڵەن پیاوێکی زۆر دیارە ئیداری و مەزبوط بووە هەر ڕۆژانە کە قسەیەکی خۆشی بیستووە ڕۆژانە کە ڕووداوێکی بیستووە ڕۆژانە کە شتێکی زانیوە لە بری ئەوەی ئەها تێپەڕێ بەسەریا ئەم ئەوانەیشی نووسیوە تۆ بەڵێ ئەرەوەڵا حتا بەشێکی زۆری سوعبەتی ناو مەلاکانی سلێمانی نووسیوە بەشێکی زۆری هەر لێرا ئێمە بەناوی لەسەر گزشتەکانی ژیان ئەو کاتی خۆی نووسیەتی و دەسوخەت بوو ئێمە الحەمدوللا هینمان کردووە چاپمان کردووە مامۆستا کۆمەڵێکی زۆر کتێبی هەبوو تەفسیر هەر دەسوخەت بوو ئێمە چاپمان کردووە یەکێک لەوانە ژیاننامەکەی خۆی کە خۆی نووسی بوویەوە لەم دوایە پێمانزانی ئەویشمان دووبارە چاپ کردووە جزمی چوارەمی قورئان دەسوخەت بووە پێمان نەزانی بوو بەڕاستی کەس پێی نەزانی بوو مامۆستایەوە چۆن بەرهەمانەتان دەست کردووە گەوەی کە خۆ داماژە بۆتی هەندێک شتێ پێتان نەزانیوە دوجار چۆن توانیوتانە کۆی بکەنەوە ئەم بەرهەمانە کۆ بکەنەوە پرسیارەکە جوان وڵای ئێمە من نەبووم بەتەنها ئێمە چۆن دەڵێ لەشکرێ لە دوای ئیشەکە و وەڕاستی یەکەم ماڵی بنەماڵی شێخ محەممەدی خاڵ بە سپاسەوە زۆر هاوکاریان کردین هەر لە ئەختەرخانەوە کە لە لەندەنەوە بەردەوام پەیوەندی بێەوە تاوەکو کچەکانی کچەزاکانی تاوەکو زاوا و کەسوکاری خێزانی ئەو هەری کوڕی بۆ وەفاتی کردووە دکتۆر خالید خێزانی لەگەڵ مناڵەکانی ئەوانە بەڕاستی هاوکارێکی باشمان بوون دووهەم بەڕاستیەوەم باسی دکتۆر ئاراس بکەم دکتۆر ئاراس حەمەد ساڵح کە زۆرمان دوو بوو لە میشا یعنی ئەو ساڵانێکی دوور و درێژە ئیش ئەکا لەسەر ئەم بەرهەمانە و کۆیان ئەکاتەوە یانێنێ مامۆسای زانکۆیەکە دکتۆر ئاراس دەستێکی بەڕاستی بڵاوی هەبوو لەوە دەستی هەم ئێمە بنکەی ژین کە سەرجەم کتێبەکانی شێخ محەممەدی خاڵ و باوباپیری لایە کتێبخانەکان بۆ ئێمە کردەوەکان بە کەیفی خۆتان بۆچی ئەگەڕێن بدەڕێن بابەتێکی زۆرمان لێ ناو ئەمانە ئێمە برادرانی ئێمە کاک بەدرە باشم بەدرەبی برادرانی دەستگای ئاراس بەدران حەبیب مامۆستا بەدران حەبیب مامۆستا بەدران حەبیب ئەحمەد کاتی خۆی فەرهەنگەکە و فەندی پێشینانەوانەی چاپ کردبوو زۆرمانە بوو تا سەر لە نیە تایپی کات و ئەمانە ئێمە کە داوامان لێکرد بە سوپاسەوە یەکسەر هاتە ناو مۆزوعەکە هەمووی پێداین بە کورتی یەکی لەشکر خەڵک بە دوای ئێمە بووە و بەم تەرتیباتی جوانی چاپکردنەوەش بە ئاسایی نەکرا دوجار ئەتوانین بڵین ئەم بەرهەمانە بێکەم و کوڕی ئەڵێن ئیمامی شافعی کاتێک کە کتێبی ئەلئومی نووسیوە یەکەم جار وتی ئەمەی تر عیبی نەماوتەوە تێکی نەوەڵا بە هەر جارێکیا بچمەوە سێرەکە فڕە لەکەم و کورتی ڕاستی کردوەتەوە سێهەم جار و چوارەم جار و ئەڵێن گوایە حەوت جار خوێندێتیوە هەموو جارێک کۆمەڵەکەم کورتی دەرێنە دوایی توێتی خوای گەورە ڕازی نییە ئەبێ هەر کتێبەکەی ئەو یەکەم و کورتی بێ باشە لەبەرەوە نەوەڵا ناڵێن کەم و کورتی ئەڵساوی زۆر تۆزێ فەنەمان لێ کرد خۆتە زانی زروفی کوردستان چۆنەوانە ترساین وان نەدێ ئێمە خۆشبەختانە ئەڵەکان کتێب پارەیەکی زۆری تێچوو ئەوەشمان بیر نەچێ ئێمە کۆمەڵێ گروپی ماهان هەیە کۆمەڵی خوشکن ئیشی هەڵەچنی و ئەوانە ئەکەن چەند مانگ لەگەڵمانە خەریک بوون 6 دادە هەموویان ئیشیان دادە باخان ئەحمەدمان هەیە سەرپەرشتیەکردن بۆ تەفسیرانە هەمووی چوونەتەوە بۆ هەڵەچنی کاک ڕەوشتمان هەیە ڕەوشت محەممەد زۆر لەگەڵ خۆیان لەگەڵ دیزاینینەکە خۆیمانە کرد مامۆستا حەکیم و ڕێنوێنمان هەیە ناوەندی ڕێنوێن ئەوان لەگەڵمانە هیلاک بوون واتە ئەم مەوزوعە ئیشی من نییە بەڕاستی بەتەنها بە هەر هەمومانەوەکو تیمێکی دەستە جەمعی ڕەنگە بەرەکەتی شێخی خاڵ بێ لە هەموویشیان ڕەنگ دێ بڵێ مهمتر ئەوەیە ئەو کتێبە بەو جوانیە و هەموو پارە زۆری چۆن ئێمە بکڵێ ڕێکخراوێکی قازانج نوویستی بێ سەر چاوەهینی هەر نامەیەکمان نووسی بۆ کاک دکتۆر بەرهەم سەرۆک کۆماری عێراق بە سوپاسەوە هەر نامەکەمان پێداوتمان شتێکی واکەین ئەو مەسرەفی هەموو کتێبەکان قسە سەر خۆی و وتی هەمووشی یەکەم بە دیاری هیچی با نەفرۆشری ئەڵبەتە ئەویش جێگەی ڕێزایگینا ڕەنگی هەر ئاوا بمایەتەوە ئەگەر جەنابیان نەبووە ئەمە سەدۆفێق لە ژیانەکەیدا ئاماژە بە کۆمەڵێک دەقی نووسایی دەکرێت دەستنووسن کە مێژۆکیان دەگرێتەوە بۆ 400 ساڵ بەر لە ئێستا کە لەلای ئەو پێم وابێ ماون ئەمانە ئێستش بوونیان ماوە لەو بەرهەماندا ئاماژەتان پێ کردووە یاخود ئەو دەقە نووسراوانە هەر چاپتان کردوەوە لە کتێبەکاندا بوونی هەبێ عەرزم کردی شێخ محەممەدی خاڵ هەر پشتا و پشت زانا بوون بڵێ دیارە خێزانێکی قایمکاریش بوون مزگەوتێکی تایبەتی خۆیان هەیە ئێستش ئەگەر شێغەمینی خاڵ هەیە لە پشتی وەرزەکەەوە هەری ئەوانیان بووە ئەم شێخی خاڵە
کتێبەکانی باپیرە گەورە و ئاپیرە گەورە و باپیرە گەوری بۆ ماوەتە تا گەیشتە خود یعنی خۆی بۆ خۆی سەرچاوەیەکی گەورەی دەستنووسە کاتی خۆی دکتۆر خالیدی کوڕیە گێڕاوە کە عێراق وەختە هی نەهەبوو دار تراس هەبوو دار سەدامی تورات هەر ئیشی دەسوخەوی مەخطوطات بوو ئیشی هاتوون بۆ لای دکتۆر خالید پێش وتیان بڵێ بە باو کرد هاتوون بۆ لای شێخ محەممەد خاڵ لە ڕێگەی دکتۆر خالیدەوە کاغەزێکی سپیان بۆ هێناوە وتویانە بەس ئیمزای کرد چەنی ئەمە ئیمزامان کردوەوە چەنی لەسەر نووسی کتێبەکان ئەوە بەقیمەتن شێخی خاڵ ڕازی نەبووە شێخی خاڵ ڕازی نەبووە وتێتی وڵا حەزەکەمە هەر باوباپیر بۆ ماوەتەوە هەر لای خۆڵی گرتو هەتا ئەم دوایە داوێنە بە بنکەی ژین ئێمە لێرە ئیشارەتمان بە بەشێکی زۆری کتێوە یەکێک لە کتێبەکان بیرمان نەچیە شێخی خاڵ بە دوور و درێژی باسی کردووە مەخطوطاتی خاڵ یعنی یەکەیەکی کتێبەکانی نووسیوە خاڵ مەبەسی خۆی نەماڵەی خاڵەوانە هەرچی کتێبی لایە باسی چیەکە چەند لاپەڕەیە چۆن بۆی ما ینی تەفسیلاتێک لەسەر کتێبەکان بەڵێ یەک کتێبی تێروتەسەریان لەسەر ئەمەیە برای بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی ئەو پیاز چۆتە و تحقیقی کردو و تەرتیبی کردووە ئەویش بە سوپاسەوە خۆ هەڵناگرێ کتێبەکەی هەمووی تەسلیم کردی دکتۆر عەبدولحەمید بەرزنجی ئەویش هات کە دوو لە کتێبەکانی ئەویش دووبارە تحقیق کردو ڕێکی خستووە بە ڕێزیشان کتێبەکەی تەسلیم کردی ناوت شێخ خاڵ هەر لە بنە ماڵەکەیان هەر لە بنە ماڵەکەەوە بیان ماوەتەوە لە ئەسڵەوە لەکی هاتووە نازانم بەس شێخ ئەمینی خاڵ شێخ محەممەدی خاڵ مەسمان ئەم شێخ محەممەدە نیە باپیرە گەورەی ئەم شێخ محەممەدە هەنای شێخ محەممەدی خاڵ ماوەستا بۆچی لە سەردەمی مەلەکیە لەو سەردەمەیە کە شێخ محمودی حەفید و ئەو حکومڕانی کە لێرە هەبووە بۆ ئەم هەڵبژێرا بێ بە قازی لەنێو ئەو نووسەران لەنێو ئەو کەسانی دیکە چی وای لەم کەسایەتی کردووە کە بگرێ بە قازی چەند ناوچەیەکی دیکە لە کوردستان ئەگەر فێری ژیانەکەی ئەەکەیت و کۆمەڵ خەڵکی کەش تەماون ئێستا ینی شێخیان بینی و ڕەفیقی شێخەوە ئەسڵەن جێی شانازی بووە ینی دەسەڵات شانازی کردووە بەوەی شێخ هەموو قازێتی قبوڵکە نەک بڵێن ئەم داوا بکاتوانە لەبەر کۆمەڵەشی یەکەم شخصێتێکی قورسی هەبوو دووهەم خوێنەوار بووە نەک خوێنەوار تەنها لە مەسەلەی قانون و شەرعەوانە خوێنەوارێکی ئەمەی پێوترێ مەوسوعی خوێنەوارێکی مەوسوعی بوو یعنی لە هەموو بابەتێک مثل کە سەیری شێخی خاڵەکەی باسی زمانەکە ماشەڵاڵی اختصاصی زمانە کاتێک کە باسی تەفسیرەکە متەفسیرێکی گەورەیە کاتێک کە مەوزوعی تاریخی کۆڵیوەتەوە مؤرخێکی زۆر باش بووە وەختی لەسەر عەرەبی ئەنووسی ئەم یەک کتێبی نووسیوە تەنها لەسەر چی المؤنثات السماعية ئەمە هەر بە زمانی عەرەبی هەر بە زمانی عەرەبی کە ئێوەش لێرەیە بەرهەمەکانتان نووسیوەوە هەر بە زمانی عەرەبی هەروەکو خۆیمان نووسیوەوە یعنی هیچ تەرجەمەتان نەکردووە یەک کتێبیانمان تەرجەمە کردو بەس نەوەڵا عەرەبیەکانمان هەروەکو ئەوەی مفتی زاهیمان تەرجەمە کردو بەس ئەوەی مؤنثات السماعی لەگەڵ تاریخی بەسرە هەردووکیانمان وەکو خۆی هێشتوەتەوە بەبێ لە بەرنامەتاندا نییە کە ئەوانیش تەرجەمەکەن لەوانەیە ئەگەر کەسێک پێی خۆش بێت بخوێنێتەوە شاردای زمانی عەرەبی نەبێت کوردیەکەی بێت والله مادەم ئەڵێن بەرهەمی شێخ محەممەدی خاڵ خۆیگەر بوو بە تەرجەمەی تر لەوانەشە زۆر حەقتان پێ نایوەکو کوردیەکەی خۆی نتوانین پلانتان چیە چی دیکەی بۆ ئەکەن پرۆژەتان چییە کە دوای ئەم کۆکراوە بەرهەمانە دەتانوێت چی دیکە بکەن لەو ڕێکخراوی ئێوەدا بەڵێ ئێمە بە نسبەت بەرهەمەکەەوە چەند شوێنە داوای لێکردین کاوەکو ناساندن و کۆڕ و سیمینار و ئەوانیان بۆ ببەسین دەربارەی کتێبەکە و ناساندنی کتێبەکەوانە خۆیان بێنەوە لای ئێوە یەکەم جارە هەمیشاکەین لە دوایەوە حتمما کۆمەڵی خەڵکەیەکی شێخ محەممەدی خاڵ باش بناسن هەیە دکتۆرای لەسەر بابەتەکان هێناوانە پلانمان ئەوەیە ئەو ملاحەزاتانەی کە یەتەوە بۆ ماڕۆی هەندێک بڵێ وڵا فلانشتان بیر چووە فیسار هەڵا هەیە چی ئەوانە ئەگەر خوایار بێ لە چاپی دووهەمە ئەوانە و نامەکانی بە یەک و ئینشاڵڵا لە چاپێکی نیواسە لە نێ چاپ بکەین بە ئیزنی خوای گەورە کاتمانەوە شێدا گەشتێکی دیکەما بێت خۆ داماژی پێ بکە یان شتێکمان بیر چوو بێت وڵا دۆ سپاسانەکەم هەدەفی ئێمە لەم کۆکردنەوە دووشتە یەکێکیان بەڕاستی ئەمەی کە ئەڵێن بێداری ئیسلامی و سەرلەمیە کاری ئیسلامی و هەماوی ئیسلامی کاتێک کە کۆبەرهەمی ئەم پیاوە بە ڕێزانە ئەبینیت ئەو کۆڵێ ئێمە دروستکەری نین ئەم بێدارە ئیسلامی خەڵکێکی زۆر هەبوون لە پێشی ئێمەوە هەنگاویان ناوە ئێمە تەلەبەی ئەمانین تەلەبەی ئەمانین ئەوە یەک دووهەم ڕاستی ویستومانە بڵین
ئەکرێ کابرا زانایەکی ئاینی بێ بەڵام زمانزانێکی کوردی باش بێ بەڵام شارەزایەکی گەورەی ئەدەب بێ ئەومان بیر باز نەکردە مامۆستا چەند شارەزای ئەدەب بووە کە ئەنە ماڵی بەس خەریکی شیعر و ئەدەب و ئەوانە بووە ئەکرێ شێخ ڕەزای تاڵەبانی بەو هەموو قسەوەی لەسەرێتی ئەم کتێبێکی ئەم نامیلکێکی تایبەتی لەسەر نووسیوە باشە قوربان ئەم هاتوو دیوانەکەی مفتی زەهاوی شعرەکانی هەمووی کۆ کردوێتەوە ئەکرێ ینی کابرا مەلایش بێ و کۆمەڵە ئیشی زۆر گەورە لە خزمەتە نەتەوەیەکە خزمەتە زمانەوانیەکە خزمەتە علمیەکە بکات و ئێستا شێخ محەممەدی خاڵ بۆ کەسەی کە جێگەی ڕێزی هەموو لایەکە یعنی ئەگەر ئێمە ئیسلامی بڵێن هی ئێمەیە زوڵمان کردووە ئەگەر کابرایەکی خەونی بڵێ هی ئێمەیە زوڵمی کردووە ئەگەر کابرایەکی یاها شێخ محەممەدی خاڵ بەڕاستی نمونەی موڵکی هەموومان سۆزی نەتەوایەتی و بابەتە نەتەوایەتەکانی وەکو عیبادەت سێر کردووە لە هینەکە بە تەفسیل نووسویەتی یعنی ئەم جیاوازیەک لە بینی تەفسیری قورئان و کۆکردنەوەی کە لە پودا نەکردووە چۆن خەریکی تەفسیرکردنی قورئان بووە وهاش خەریکی کۆکردنەوەی پەندی پێشینان بووە کەم کەسەیە بتوانێت بەم شێوە مرتبە خەڵکی شتی زۆر گەورەی هەیە مامۆستا بەچەندوتان کاتەوە بووە یعنی عیبی لێ نەهاتوە شێخ محەممەدی خاڵ بەو هەموو عالمیەوە کاتێک کە تەفسیرەکەی نووسیوە نردوێتی بۆ کۆمەڵە کەس ئەڵێ ملاحەزەتان چییە یعنی نردوێتی بۆ پامێکی گرنگە بووی کە چەند شمزانی هەر دەبێت نامەیەکی دوورێژی بڵاو کردو لە کلینەکەی مامۆستا پارێزانیا کە ڕنگ بێ پارێزانیە کە بڵم بە کوڕی ئەو بشێ کەچی تەفسیرەکەی نردووە لە کاتێکە قازی بووە باشە قوربان قازی ئەو وەختیش خۆتە زانی چ قورسایەکی هەبووە لە کاتێکە زمانزانێکی گەورە بووە لە کۆڕی زانیاری و ئەو هەموو هینە کە چی تەفسیرەکەی نردوو بۆ مامۆستا پارێزانی ئەڵێ ئەگەر لوتف بکەی بەڵکو زەحمەت بکێشی بەم تەفسیرە بچیت و ملاحەزە چیە ئەویش نزیکەی 23 وازە 23 تێبینی لەسەر تەفسیرەکە نووسیوە هەمووی زۆر بە هینەوە هەڵگرت ئەمیش ژیاننامەکەی خۆی بۆ نردووە مامۆستا پارێزانی ئەڵێ قورئانی و قوتابیەک ئەمەم نووسیوە بزانی زانم بۆ ئەوە ناشێت لە ئێستایان نووسەران ئەمە بەدی دەکەن ئەڵێ قوربان تۆ ئەڵێکی لەسەر ئەم ژیاننامە ئەی خوێنتۆنامەیەکی بۆ نردووە ئەڵێ ئەو قسە بە هەڵە دەرچوو ئەڵێن پێشینان ئەوەنە ئیشی جوانیان کردووە هیچیان نهێشتە تۆ بۆ دوای خۆیان نەخێت تۆ دوای ئەوانی هاتوویت و ئەو نەشتی جوان و نووسیوە ئەو قسەدە کرد بە هەڵە ینی ئەوە ئابۆ مەتحی مامۆستا پارێزانیە کات بە ڕەحمەت بێت ئێستا وا کرێ نازانم جوابەکەی باشە زۆر بەڕێز مامۆستا تەوفیقکەریم سەرۆکی ڕێکخراوی خاڵ زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونی دووبارە سپاس بۆ کاتی خۆت کە بە ئێمە بەخشی زۆر سپاسی بوون بەڵێ ڤیتیەکمانەیە کە دەستەی خانمانی هەڵەبجا پێشانگایەکی کاری دەستی خواردنیان بۆ کۆمەڵێک خانمی بەهرەمەندی هەڵەبجە کردوێتەوە لەو پێشانگایەدا ڕێکخراوی خوشکان هەستاون بە دابشکردنی نامیلکەیەکی کە 48 فەرمودەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت تێدا بۆ کە باز لە ڕێز و شکۆی ئافرەت دەکات هاوکارمان سامان فەتا ڤیتێکی بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری بێ وڵی ئەمە ترشاتی خۆمانەیە بە ترێ و بە ئاوی ترێ دروستەکرێ ئەمەشیان زەیتونە ڕوبەهەنات چاکم کردووە ئەمەشیان ترشاتی ئەمبەیە ئەمەشیان هەر هاڕاوەی ئەمبەیە بە خەستی زەیتونەکەش ئەمە خۆمانەیە ئەمەش خیار شۆرە و بیبەرە هەڵەبجە کاسپیەکەی تیان نییە تر ئاوا شتێکی ئاوا هەبێ کەمێ خەڵکی هەڵەبجە ئیسفادەیەکی ئاکە تر خۆی گەورەی شەڵا بەرەکەت بخاتە کار و کاسبی هەموو مسلمانێکەوە ئێمە وەک ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە ڕۆژی 8 مارسا کە ڕۆژی ژنە پێمان خۆش بوو کە بە پرۆژەیەک بەشداری بکەین پرۆژەکەشمان بریتە لە نامیلکەیەک کە پێکاتوە لە نزیکەی 45 فەرموودە و ئاەت کە باس لە ڕێز و شکۆی ئافرەتەکان لە ئیسلامدا و بەشداریکردنی ئافرەت لە کایە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکانە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وسەلام و ئەو ڕێگە پێدراوانی کە بە ئافرەت دراوەکە چۆن بەشداری بکەوە چۆن ڕێزی لێگیراوە چۆن شکۆی پارێزراوە و ئافرەت هێمای جوانی و سەقامگیری کۆمەلگایە لەو سەردەمەشا بۆ ئێستاشکە خوشکان ڕووبکەنە لەسەر ڕێباز و دینی ئیسلام بڕۆن پێگیان پارێزراوە و شکۆیان پارێزراوە.
هیوادارم هەموو ئەو خاتونانی کە لە ماڵەوە ئیش ئەکەن بەهرەکانی خۆیان دەرئەخەن بیهێنن لەم فیستیڤاڵانە ئارزی بکەن پیشانی خەڵکی بن بۆ ئەوەی ئەوانیشان بەشانی پیاوان بێنە دەرەوە کارەکانیان ئەنجام بن و ئیسفادەیەکی باشتریان هەبێت. من وەک نەخشین نامیق شەریف خاوەن کارگەی نان و شیرینی هەڵەبجە بەشداربوویەکی ئەم پێشانگای ئەمڕۆم کە بە بەرهەمەکانی کارگەکەم وەکو نان و شیرینیەکان و خواردن بە بۆنەی ڕۆژی 8 مارس کە ڕۆژی جیهانی ئافرەتانە ڕۆژی سەرکەوتن و ئاهەنگگەڕانی ژنە لە جیهانە بە بۆنەی دەستکەوتانی بە فەراهەمی هێناوە بەدەستی هێناوە مەبەستیش لە بەشداریکردنمان وەکو بازار هەم ناساندنی بەرهەمەکانمان هەم بۆ بازارکردنیان بۆ مەدەستهێنانی بڕێک داهات بۆ پێداویستیەکانی ڕۆژانەمان و بەدیهێنانی ئەو ئامانجەی کە هەمانە. ماوەی چەند ڕۆژێکە ڕۆژ لە دوای ڕۆژ نرخی ئار زۆر لە بەرزبوونەوەدایە ئەمڕۆ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی خاوەن نانەوەکان هەیە لە سلێمانی پێکەوە بینەری ئەو کۆنگرەی دەویم زانین باز لە چی دەکەن بشین دەست بۆ گیرفانی کەس نابن لەسەر هێز و بازوی خۆیان بشین بۆیە تکاکەین ڕۆژی یەکشەممە وەزارەتی بازرگانی جوابمان بداتەوە بۆ ئەوەی نەبێتە باعیسیەوەی نانەوخانەکان لەم شارەیە دابخرێت سوپاسدانەکە. پێشەکی زۆر سپاستان دەکەین بۆ ئەرک و ماندووتان ئێمە وەکو نوێنەری نانەواڵ سەموخانەکانی سلێمانی وەکو کاکچالاک فەرمووی تا ڕۆژی یەکشەممە ئێمە دەوەسین لەسەر گرفانی خۆمان ئەو باژەژەین لەبەر خاتری هاوڵاتی بەڵام ئەگەر ڕۆژی یەکشەمە ئارد و سوتەمەنی و ئەو پێداویستیانەمان بۆ دابین نەکەن و هەرزانی نەکەن بەڕاستی ناچارە بین 6 نان بکەین بە 1000 دینار بە وەزنی 100 غرام 4 نانیش بکرێ بە 1000 دینار بە وەزنی 150 غرام ئەگەر ئەوە نەبێت ئەتر ئەوە بەرپرسیاری لەسەر ئێمە نابێت لە ڕۆژی دووشەممەوە نرخی نان و سەمون ئەگۆڕێت ئیتر ئەگەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵی هاوڵاتیانەوە لە خزمەتی هاوڵاتیان ئەو کارە نەبێ ئێمەش حەز ناکەین گرانی دروست بێت لەم شارەیە ئێمەش حەز ناکەین هاوڵاتی ئەو بارەگرانەی بچێتە سەرشان بەڵام ئەگەر حکوومەت خۆی بەرپرسیارەتی نەخاتە سەر ئەستۆی خۆی بەڕاستی ئیتر ئەوە وەکو کاسبکاران ئێمە ناتوانین ئەو باجە بین تا ئێستا چەند ساڵە وەکو کاکچالاک وتی ئەم باجەمان داوە قەرار بۆ سوتەمەنیمان بۆ دابینکەن وەزیر سەرۆک وەزیران خۆی قەراری لەسەر داوە ئەوە 5 مانگ بۆ 6 مانگە بێ کۆمپانیایەک ئەم غازێکی قۆرق کردووە هەتا ئێستا هیچ شتێکمان پێ نادرێ هەتا ئێستا هیچ هاوکاریەکمان نەکراوە ئیتر زۆر سپاسان دەکەین دەستچاوتان خۆش من نوێنەری سەموخانە و نانەوەکانی سلێمانی سەلاح ساڵح کەریم کاکە پێشەشی سپاسی هەموو کەناڵەکانەکەم بۆ ئەم هاترەتان یەکەم فەردەی ئارد جەناب فەرمووی هەیە بە 48 هەیە بە 46 هەیە بە 44 هەیە بە 43 بەڵام ئێمە یەک داواکاریمان لە حکوومەت یاریێمەیە بۆچی دوو ئاشمان هەیە ئەم دوو ئاشێچکە لە سلێمانیەیەکی لە هەولێرە لە هەمویان گرانترە داست بە 46 نادر بە 43 نیوە جا ئێمەش زۆر سوپاسی حکوومەت دەکەین بێن بە دەنگمانەوە بەڕاستی تەنگاو بووین بەڕاستی ئیلاچین جارێ داوای پێشەکی لەینەکەم لە کاک شیروان مدیری زەمان ئێمە هەموو ئیبادە بووین بەوەی زەمانەوە داواکاری لە حکوومەت زۆر هەمووی لاچین ئەو زەمانەمان بۆ لەسەر لابە ئێمە ئیمکانێتی زەمانمان نییە هەیە پارەی پێ نییە مناڵەکانی بەخێوکە زمانی لەکوێ بوو بیا ئیتر جاسی دوو هەڵوێستەکرێ یەکشەمە ئێوە چی ئەکەن نانەواخانەکان داخەن کاکە ئێمە بە جۆرەی کاک چالاکیش و کاک حایسەلاعش کە نوێنەری سەموخانەکانە تا ڕۆژی یەکشەممە ئەوەسین لە یەکشەممە بۆ دووشەممە ئێمە 6 نانەکەی بە 1000 دیرار لە وەزنەکەی
لە 100 گرام ئیتر ئەمیەتی سلێمانی کۆبوونەوەتان لەگەڵ یانە کرد ئەوانش پێما بێت لە دوایم کۆبوونەوە لاریان نەبوون خۆتانەکەنانەکان شەش نامکەن بە 1000 دینار ینی ئێستا ئەگەر ئێوە ئەو جارە شەش نامکەن بە 1000 بجاری پێش سزا ئەدرێن ئەوە کاغاوا دەزانێت بەڵازان و خۆشەویستان لە شاری دۆک پێش کتێبێک خراوەتە ڕوو نووسەرێک کتێبێکی نمایش کردو پێکەوە بینەری ئەو پێشانگایە ئەو ناسانی کتێبە دەکەین. دو پارتوکên bankxwazê navdar Diktor Mihemed Ratibin Nablusê el dihokê hatine wergêran û hatine belavkirin. Herek ji van partokan nîşanên Xwedêt erd û esmanî da û nîşanên Xwedêt mirovî da çendîn balgên zanistî bi xwe vedgirît ku îcaza zanistî Qur'an û sunnetê da tiselmînin. نسبتی وان هر دو کتابت دکتر محمد راتب ناول سیب راستی گلک و گلک گرنگ بون یعنی دو کتابت گلک گرنگ یعنی اعجاز زانستید قرآن و سنت دا یا که نشانت خودت عرض و اسمان دا یا دوی نشانت خودت مروی دا و هر یک جیب کمک و بابت قوت گریتن راستی بابت گلک و گلک گرنگن یعنی مقارنه کردن نوبرا اوقات قرآن دا و سنت و پیغمبری دا هاتو صلی الله علیه و سلم گل نیترین و کلینت زانستی سردم که علم گهشتی. پروژه تگهشتنه که باشتر ماوی 10 ساله الدهو که دست بکری و گرنگی دت پرتوک اسلامی آبادینی سرپرشتیار وی پروژه بیجید مرم و مبرسین گرتنا الحاده بابت الحاد نوکه گله که بلاویه نشردم اکثر برسنگ الحاد بگیرین و بین برسباب سیارت ملحداب دین یا شوی گرنگتر ام یقین پشترازبون الدا بسلمان پیدا کین ولدف اف گنجمه کو داخبار نبت پوان حضرت الحادی جا اف جوره بابت اعجازی بابت زانستید قرآن پیروز دا پتر بابت عقلانی نه بابت سردمانه نه چکی وی سردمی ریکا وی وقتیه ام وان پرتوکا دنیا بردست گنجت خو وقتی تخینن دی باریان مکمتلیت بنیات وای زانستی دی بهس کبت ات انجام داده شن خل بروی بای و بی پیلا بدینی گیرن اوانو که بسر ملت مدادتو پرتوک باشترین حوالا نخواصمه اگر جدره به سرکی قرآن و پیروز و سنت و پیغمبری بید ادمکیش دا کبابت الحاد و چندین هزر و دیاردین مطرسی دار ات نافجواک مسلمانان دا بلاف بوینه بزاوک جیهه کپریا پرتوک مسلمان و بطایبتی جی تخوا گنجا بهنه هشیار کرن آمد بریفکانی تایبت بو برنامه پیامی روش دهوک بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.